بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت عزیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە جێگەن هیوای لەش ساقی و تەندروستێکی ساق بۆ هەموو لایەکتان دەخوازین ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاشوان لە خزمەتانای بۆ پێشکەشکردنی کۆمەڵێکی دیکە لە بڕگۆ بابەتەکانی پەیامی ڕۆژ بۆ هیوایی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە. زۆر سپاس کاک جەلال بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سپایتان باش سڵاوی خواتان لێبێ ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. باوکاری هاوکارانمان کۆمەڵێک بڕگۆ بابەتی ئەمڕۆ پێشکەشتان دەکەین یەکێک لەو بابەتانەی لە بەشێکەمی بەرنامەکە دەمانەوێت قسە و باسی لەسەر بکەین ئەویش بابەتی چلەی زستانە بێگومان دەمانوێت بزانین مەبەست لە چلەی زستان چییە و لە چلەی زستان کۆمەڵێک یادەوەری و قسە و باس و گفتار هەیە بە تایبەتی لە کۆمەڵگای کوردەواری لە بەرەوەی زستانەکان زۆر سەختێن زیاتر مەجلیس و دانیشتن هەیە لە ڕۆژگارە ڕابردووەکانە ئیشکردن کەمتر بۆتەوە یاخود مەجای ئیشکردن کەمتر بۆتەوە بۆیە کۆمەڵێکی زۆر بابەت هەیە کە پەیوەندیدارن بە چلەی زستانەوە هەوڵ دەدەین لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە گفتوگۆ دەربارەی چلەی زستان بکەین. تەوەری دووەممان بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی یەکێک بووە لەو بەڕێوەبەرایەتیانەی کە لە زۆربەی ساڵەکان ئەتوانم بڵێم زۆرترین خزمەتی بە هاوڵاتیان کردووە و زۆر جاریش وەکو دامودەستگایەکی نمونەی هەڵبژێر باوەڕچەند دامانە لە ڕووی داریۆ زیاتر سەر بە حکوومەتی عێراقین بەڵام یەکێکە لەو دامودەستگا شازانەی کە ئەتوانم بڵێم خزمەتی هاوڵاتیانی کردووە و ئەمڕۆ تەوەری دووەممان میوانداری بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی سلێمانی دەکەین هەرچەندە ئێستا بەشێکی زۆرتان ڕۆیە کارتان بە پاسپۆرت نەما چکەسە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان پاسپۆرتیان هەیە ساڵی ڕابردوودا بەڵام بەتەکیید کۆمەڵێک پرسیار هەن لەوەی کە ئاڕاستی بەڕێوەبەریان بکەین لەوەی کە بزانین ڕێنمایەکان و لە ئێستادا کاروباریان چۆنە بۆیە تەوەری دووەمان تەرخان کردووە لەسەر کاروبارەکانی پاسپۆرتی سلێمانی و کێشە و گرفتەکانیان. بەڵێ دیارە کەشوهەوای شاری سلێمانی زۆر ساردە و بە پێی پێشبینیەکان هەوراوی بوونی ئاسمان و هەروەگەری بارینی بارانێکی زۆر و وەروە بەفریش لە ناوچە شاخەوەکان و تەنانەت سنتەری شارەکانیش دەکرێت بابزانین بەگشتی پێشبینیەکان بۆ شار و شارۆشەکانی هەرێمی کوردستان چۆن گۆڕانکاری بەسەردا دێت لە 24 کاتژمێری داهات. بەڵازیزان تەوەری یەکەمان قسەکردن لەسەر چلەی زستان بەڵام لە هەمان کاتێکە باس لە وەرزی زستان یا سەرما دەکرێت لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە کۆمەڵێک خواردنی کوردەواری هەن کە زۆر تایبەتن بۆ نمونە دەمەوێت بزانم مستر شوان حەزی لە چ جۆرە خواردنێکی کوردەواری زستانەیە شوانم ئاخر هێنە لە زستان ترخیانە ئیتر زۆر بەناوبانگە حەز لێتیانە واللهی حەزم لێتی بەڵام ئەگەر دایکم لێ بێ چکە زۆر خۆش لێنی چکە ترخێنەی بەڕاستی دەستی هەموو کەس ناخورێ
بەعام خواردنە کوردەواریەکان من پێ خۆشە کاکە من سنەتیم زۆر سنەتی زۆر باشە دیارە ئەوەی کە دەیبینن کفتەیە یەکێکە لەو خواردنە تایبەتانەی کە دەرچەندە لە هەموو وەرزێکە کفتارە خوێ بەڵام لە وەرزی زستان زیاتر جمهوری زۆرە بەڵام من لە هەموو وەرزێکا جمهوریم جەلال وانە لە وەرزێکایە جیاواز لە کفتە بۆ نمونە هەندێک خواردنی دیکەمان هەیە وەکو قەل وەکو قاز وەکو سەروپێ هەموو ئەمانە لە وەرزی زستاندا زیاتر دەخورێت ئەوەشی کە لەسەر بازار لەسەر عەرەبانەکان کە لەگەڵ هاتنی سەرمایە بۆ نمونە شێلم و پاقلە و ئەمانە بەڵامی دی ئەمەی کە ئێستا پیشانیەوە یازیزیە دەین خواردنی کفتەیەکێکە لەو خۆراکە خۆشانەی توانم بڵێم کوردەواریانەی کە زیاتر لە وەرزی زستاندا لی دەنین بەڵێ دیارە جەلال کفتە یەکێک لە خواردنە کوردیەکانە بە دیاریکراویش کفتەی سابونکەران لە شاری سلێمانی بەناوبانگووە کە جۆرە کفتەیەکە تایبەتە بە شاری سلێمانی و دیارە من لەبەرەوەی زۆر حەزم لەو خواردنە هەیە بە دووادا چوونم کەچکە ئێستاکەش باڵێنەوە کفتە شۆربایە کە یەکرێ لە زۆربەی خواردنگەکانە هەر بە کفتەی سابونکەران بەناوبانگە دیارە لە کۆن لە شاری سلێمانی لەوێ زۆرتر گرنگی بەم جۆرە کفتەیە دراوە و هەروەها دروست کراوە تاموچێژێکی زۆر تایبەت هەیە دیارە هەویرەکەی لە برنج ئەخوسێتەوە دەگیرێتەوە و پاشان ناوەکەی بە کشمیش و قیمە و پیاز و کۆمەڵێکی تر لەو کەرەستانی دروستکردنی خواردن و وەروە کەمێک لە سەوزەواتی کەرەوز و ئەمانەی تێدەکرێت پاشان لە نێو هەر هەمان ئەو بابەتانەی تریکەوە بۆی ئامادە دەکرێت دەکوڵەنریا یەکێکە لە خواردنە کوردەواریە زۆر خۆش و تایبەتەکان کەوا ئێستاکەش وەک هاوکارم کاگرال باسی کرد لە هەموو وەرزێک هەر جەماوەری خۆیە بەڵام بە دیاریکاری کفتە شۆربا لە بەرەوەی شۆربا یانی شوانە ئەوەی کە زۆر جار دەوترێت بۆ مێستەوەتت کفتەی سابونکەران واتە کفتەی هەندێک خواردن هەیە بۆ منە دەڵێ دۆڵمەی کۆیە و نازانم هیچ کوێ ئەوان دێ شوێن ناوزەلێکی تایبێت دەرکردووە دۆڵم کفتە زیاتر هیچ شوێیەک لەوەی کە ناوی دەرکردبێ وەکۆی کە ئێستا باست کرد کفتەی سابون ئەم جۆرە کفتێکی ئێستا لەسەر شاشەکە بیندێ لە کفتەی سابونکەران بەناوبانگە بەڵام ئەمە بۆ مانایەنە تەنها لێرە با بڵێن گرنگی ڕواجی پێدرابێت لە زۆربەی ناوچە کوردیەکان ئەم جۆرە لە خواردن بوونی هەبوو بەڵام نازانم بەڕاستی زانیارەکەی من تا چەند دەقیق بێ بەڵام بەڕاستی بە شوێنیان چوو ئێستاش لە خواردنگەکان هەر بە کفتەی سابونکەران بەناوبانگە منەوە بەرچاو کەوتووە کەوا بە کفتەی سابونکەران بەناوبانگە باشە پرسیارێکی تر شوانە هاورامان خواردنێکی تایبەتی زستانی هەیە لەوێ لەبەرەوەی کۆمەڵێک بەروبوومی هاویران هەبووە وەکو هەڵوژە و شکراوەتەوە وەروە قەیسی و شکراوەتەوە هەروەها کۆمەڵێکی تر لەو با بڵێن خواردنانەی لەو بەروبوومانەی کەوا هەبوون لە زستانە وەکو چێشت پیشانەوە لێن داونەتەوە بەڵێ لەوێ خواردنێک هەیە ناوەکەی نازانم بە کوردی پێما بە پێ دەوتێ خۆشاو خواردنێکە لە هەورامان تایبەتە لە زۆر زستانان هاوشانی ترخێنە و وەروە دۆینە و ئیتر کۆمەڵێک گەرمە کوتاوەمانە قسە باسی لەسەرەکە گەرمە کوتاو یەکێکە لە خواردنە تایبەتانەی کە بۆ زستان دەشێت بەڵازیزان دەچینە لای تەوەریەکەمان قسەکردنە لەسەر چلەی زستان وانێ شوانە بەڵێ بەشێکەمی بەرنامەکەمان باز لە چلەی زستانەکەین دیارە چلەی زستان مەبەستمان لە خۆی زستان 90 ڕۆژە 25 لەم سەرەوە دەڕوا 25 لەو سەرەوە لەو چل ڕۆژەی ناوەڕاستی پێدەوترێت چلەی زستان واتە لە 15 مانگی یەک بۆ 25 دوو چل ڕۆژی ناوەڕاستی زستان پێدەوترێ چلەی زستان مەبەستیش لەو چل ڕۆژە چل ڕۆژێکی زۆر سەخت و باراناوی و بەفراویە بە تایبەت بۆ ناوچەکانی کوردستان بۆ زیاتر قسە و باس لەسەر چلەی زستان و هەروەها کۆمەڵێک یادەوەری و کۆمەڵێک مەجلیس و دانیشتنی چلەی زستان میوانداری زۆر بەڕێز کەسایەتی دیار کاک ئومێد ڕەوفمان کردو لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک ئومێدیان زۆر خێر بن باش بۆ چلەی زستانەکە خۆ حاضر کردووە بزانم خۆی بۆ حاضر یاخوا بەخێر بێت ئەگەر لە ئێوە بپرسین چلەی زستان پێناسەیەکی چلەی زستانمان بۆ بکەن لە نێو دنیای کوردەواری و لەسەر زاری خەڵکی ئاسایی مەبەست لە چلەی زستان ئەوان چۆن چلەی زستانیان ناساندووە وەروەها باسییان کردووە پێشەکی بە ناوی خۆ زستانی ئێستا هەڵبەت وەکو هەموو شتەکانی کە گۆڕانکاری سبحان الله بەسەر کەش و هەواکەشمان هاتووە سەر زستانەکەشمان هاتووە
لەنا چلەی زستانی ساڵان زستان لە پێش چلەیشە کە بەفر ئەباری پندێکی پێشینانە لە بەفری پاییزێ تا بەهار ناتوێتەوە ینی ئەوەی کە لە پاییزا کەوت ڕاستە بەفری پاییز زیاترە منە بەس چلەی زستانی ساڵان من ساڵی ئەوەی لە بیرم بێ لە هەفتا و 6 و هەفتا و حەوت بە دواوە لە بیرمە ینی ئەوەندە ڕێگا گیرا ڕێگای ئێمە لە ئەو دۆڵی جافایەتی لە گوندی هەڵەدن بووین ئەبواە 50-60 کەس بە خاکەناز بڕۆشتە ڕێگاکەی ببڕێ ئەو کات جادە نەبوو بەگەر هەر سیارەیش کەمتر هەبوو بۆ دۆڵی ئێمەیە جاریوە هەبوو 2 مەتر و 3 مەتر بەفر ئەباری 2 مەتر کەمتر نەبوو ینی ئەو بە خاکەناز یان بڕی و ئەو ڕێگای وڵاخی بکرێتەوە چلەی زستان تەبەن سەختی ئەو کاتە ئەبواە لە پاییزا خۆی بۆ حازر کرێ ئەوە نەبوو ئێستا ئێمە ئێستا لە ماڵەکانە شەکر بەشی نیوەڕۆ هەیە لە عەسراچین پێیەکەینەوە بەس ئەو کات دەبوایە پاییز مشهوری ئازوو خەو زەخیرە بخورایە ئەوەی کە بۆ خۆ لە ناو خۆمانەواریەتی خۆمان بوو بۆ نمونەوەکو گەنم و ئارد و خۆراک وەکو نیسک و نۆک و ئام شتانە ئەوەی بەروبوومی خۆماڵی بوو بەشیش ئەمان کردی بەس بەشی زۆری ئاردەکە زەرور بوو لەگەڵ کۆمەڵە پێداویستیکەیە ئەو کاتە ئاشیش هەبوو لای خۆمان بڵێن ئەو گەنمەکە لای خۆمان لە ئاش لێ ئەکرا نەک بڵێن زیاتر لە ناو بەروبوومی خۆ بوو وە نیسک و نۆک و ئام شتانێکەش هەروە بوو جا دوایەوەش بعض شتێکمان هەبوو بۆ شەوچەرەی زستان ئەگەر لە مۆزوعەکە لام نەدەنا زۆر باشە پەیوەندی بەچلەوەیە شەوچەرەی زستان ئەوە بڵێن هەر بەروبوومی خۆماڵی بوو وەکو میوەشت کەمتر هەبوو وەکو گوێز و بادام و چوالە بڵێن ئەو هەنجیر و لەتکە هەرمێ و ئاو شتانەش ئەوە بۆ شەوانە بەکارەهات زیاتر ئەو کاتە ئاو شتانە بوون وەچلەی زستان سەختی ئەو کاتە جاریوە هەبوو بە 20 ڕۆژ ڕێگا ئەگیرا ماڵات و حیوان و ئاژەڵەکان لە ژوورەوە بوون ئێستا کاڵێن بۆ نمونە زۆر جاردێکم دەڵێەوە ئەوەندە ڕۆژی چلەی زستان ڕۆیشتووە منە حسابی ناکەم بەس ئایا لە ڕابردوودا لەبەر سەختیەکە خۆتان بۆ ئەم چلەیە حازرە کرد کاوە هات حتمما ئەیچۆنە بوو پێش ئەوە حسابی بۆ بکەیت ئەبراو کاتە هەم ئینسانەکانە کەوتنە چۆن مەترسیمە گیانە دەستدانەوە مردنەوە بەهۆی خۆراک نەبوونی خۆراکەوە هەمیش ئاژەڵەکانیش ئەبواە پێشتر حساب ئەوە بکەیت کە تۆم زستانە بە تایبەتی لە سەدەی پێشوە ساڵە دووەکان بە عامی سەخت بووە یعنی 52 بە ناوی ساڵە بەفرە زۆرەکەی سلێمانیە 62 ئەوە ڕاستە باوکمانی جێڕنەوەە 72 من 82 بۆ خۆم لە بیرمە کاگمێت 15 ڕۆژی دووهەمی بەفرانبار 15 ڕۆژی ڕێبەندان لەگەڵ تاو لە 20 بە 20 بە 20 ینی 15 ڕۆژ 35 جێمێنێتەوە 20 با بڵێن 30 ڕۆژی کاملی ڕێبەندان لەگەڵ 5 ڕۆژی ڕەشەمێژ ئیترەوە 40 ڕۆژەکە دەبێت یان هەڕەشەمێ ناگە یان لە ناو ڕێبەندان چلێتەوە بێ ئەو کادۆک ئێستاش کەمتر من بەبیرم لە دایکم پەتێکیە نابوو هەموو ڕۆژێک گرەیەکی لێ ئەدا یەکەم ڕۆژی لە گرەیەکی لێدا دوم ڕۆژی لە دوای ئەگەر بێت توێشێ لە بینانگو من ڕامن حسابم کردووە گرێگان ێژمارد زۆر باش دە گرێ زیاد کەم بەشکم زوو بڕوە کاگمێت ئێستا پرسیارەکەمەیە تۆ با بگەڕینەوە بە ئەم ڕۆژەوە ڕاستە ڕەنگەوە وەسایل و پێشکەوتن و ئیش و کار زۆر بوو بەڵام با بچینەوە بۆ لادێکان بۆ ناو سنتەری شارەکان بەشێکی زۆر لەو هاوڵاتیانە ئیشیان کرد و ئیشی مەیدانیان کردووە بیناسازی بووە یاخود کۆمەڵێک هاتوچۆ بازرگانی بۆیە کە ڕێبەندان بوو بەفرانبار بوو ڕێگیراوە و هاتوچۆنیە کاتە بەشێک لە کار و چالاکیەکانەوە سێ خەڵکی ئەچنەوە ماڵەوە زۆر ڕاست ئەم گەڕانەوە لە ماڵدانیشتنەوەکو باست کرد بە هەفتە ڕێگیراوە خەڵکی تەنها لە چوارچەوەی گوندێکان ڕەنگە توانی بێتیان هاتوچۆ بکەن ئەمە وای کردووە تۆزێک مەجلیسەکانی چلەی زستان گەرم و گورتر بن و بەسەراتی زۆری لەسەر بێت کە ئیشی کاری دەرەوە نەبوو ئەو کاتە بەتەنیاش لە ژوورەوە کەس تەحمل ناکات دوو سێ ئەم ماڵ بۆ ماڵ هەر کاتی خۆی پەیوەندی کۆمەڵایەتەکانیش زۆر بوون بکەوێتە چلەی زستانیشەوە ئەو کات چلەی زستان هۆکارێک بۆ گەرمکردنەوەی پەیوەندیەکان خۆشتریش لەوە بڵێن چێشتە کوردەواریەکان زیاتر لێ ئەندرا لە کاتی چلەیە بۆ نمونەوەکو ترخێنەوەکو دۆکوڵی وەکو دۆکوڵی دۆ کەشک کە بە گەرم و کەشک ئەکرا ئەوە هەموو بەرهەمی خۆی زۆر خۆش بوو ینی تامو چێژێشکی خۆی هەبوو بەڕاستی دۆشا و ڕۆن و دۆشا و شلچێنە و ئەمانە لە زستان نەبوون ئەو خواردنانەش گەرم هەم گەرمیان ئەبەخشی هەم وزەیەکیش بوو هەمیش وەکو هینێکی خۆش بەکارە هات زیاتر زۆر باشە کام لە ڕۆژەکانی چلێ کە دێتە پێشەوە کام قۆناغی زیاتر سەختە وەڵای ئەوە نازانم بەڵام چ ڕۆژێکی بۆ نمونە ئێستا وەکۆی دابشکاری کە شوانە کردی
15 ڕۆژی ڕێبندانە و 15 ڕۆژی بەفران باران و ئەمە کامیان زیاتر سەختە سەرماکە زیاتر لە کامیانە چڕەبێتەوە ئەوە بەپێی کەش و هەوا جاری وهەیە خۆچی لەیش نەهاتووە جاوەکە زۆر توندیەکە و گەرمیەکە جاری وهەیە و جاری واش هەیە ساردیەکە و جاری واش هەیە لە چلەی شایە و ساڵەکە ئەسڵی ئەم چلەیە لەسەر چە بنەمایەک دانراوە ینی چۆنەڵی ناوەڕاستی ئەم وەرزەکە سێ مانگە 25 ئەو سەری ئەوە ئەڕوا لە دواوە چ لە دەست پێەکە ئەمە پێم وە بە شتێک بێ نازانم جا لە عالەما هەبیان نابەزنەوە کوردەواری بەم شێوەیە دیاری کراوە بزەبت چۆن ئێستا بڵێن لە هاوینی شاه بە هەمان شێوە چ لە هەیە هەر لە دووەرزەیە چ لەماندانەوە بەهار و پاییز هەردووچیان دابش بوون بەسەر هاوین و زستانەکە بەڕاستی پاییز مانگێکی زستانەی با لەو سەرەوە مانگێکی هاوی نەیبا ینی بەهاریش بە هەمان شێوە خۆ مانگی 6 بەهارە بەس لە مانگی 4ەوە مانگی 5ەوە بەهاریتیان نامێنێت زۆر بەستە کاگمێت با لەسەر چلە گریمان ئێستا لە چلەی زستان پێنجی دوو ناوەڕاستی چلەیانێکرێ زۆر سەخت بێت بەعام زۆربەی وڵات لە مانگی دوو زۆرتر لە مانگی 1 و 2 ئەوە دەبێت 24 کاتژمێرێک وەربگرین لە چلەی زستان لە ماڵێکا لە گەڕەکێکا لە گوندێکە بابزانین چۆن لە کۆنا ئەم چلەیە بەڕێکراوە بۆ نمونە بەیانیان ئاژەڵ ناچێتە دەرەوە هەمووی هەر لە ماڵەوەیە دیسان و مزگەوت خەڵکی ڕەنگە کە دەچێتەوێ هەر ئەوێ هەیە بۆ گەڕان ئافرەتەکان لە ماڵەوە گەر 24 کاتژمێرێک بگەڕینەوە بۆ چلەی زوو وەک عەرزت کەم کە ئەو سەختیە ڕوویە کرد جارە بەیانی زوو ئەبوایە کە بەفرێکی سەخت ئەباری پێش هەموو شتێ بچی خۆراکی ئاژەڵەکان دێ بۆ نمونە دیاوە بۆ چوو بۆ بەفرماڵین بەو کاتە خۆ هیچ وینەشکە نەبوو بەفرماڵک ئەو سەربانە نەخاوێن کرێنەوە بەفرەکە لادرێ لەسەری بەرفرەکە لە ئاچوو جاوەرە خوارەوە ئەمە سەعات 7 بڕاتە دەرێ 6 بڕوا هەتا 8 و نیو هەتا 9 خەریکی سەربانەکانە بوو ئەنجا دوای ئەوە وەرە هەتاوەکو ئاڵف و خۆراکی ماڵاتیانەدا و تا شوێنی خاوێن نەکراوە ئەبوو بە دەوری 2 و 11 کەیبانەوە بە خێراڕاکە بچێ خەریکی خواردنی نیوە ڕۆبێ یعنی هەردوو لا هەر هیلاکە بوون ینی بە پیاوان و ژنانیشەوە ئەمە ئەگەر ماڵاتی وردە بووایە بە نمونە بزن و ئامانەوە گەڵایان بۆ ئەبەست سەختترین ئیشە بەلای منەوە دەست ئەتەزی وەسایل وشت کەم بوو بەڵاگەر تۆزێ باسی ئەوەما بۆ بکە من خۆم بینیومە بەڵام پێم خۆشە زانیاری زیاتر لەسەر گەڵاکە بڵێن ئەوە چۆنێتی گەڵاکەیان هەر بەستەکەی خۆی پرۆسەکەی لە بڕینەوە تا هاوینە گەڵاکە ئەبڕن ئەمان هێنایەوە لە ماڵەوە دارێکیان بۆ دا ئەچەقان و بە هەر چوار دەوریا دایان ئەنا هەتا نزیکەی 2 مەترێک بەرزەبەوە 3 مەترێک بەرزەبەوە سەریان داپۆشیش نەبوو کە نایلۆنە بارەوە بەرمان سەرش بۆی باوشت نەیخا بۆ هاوین بەشی سەرەوەی تۆزێکمان لا ئەداوەکەی کە ئەمان هێنامان بەس بە گوریس ینی حەبلێکیان هێنا ئەو سەریان بە دارەڕای بانیژەکەەوە بەستەوە ئەنجا دانە بەدانە قوڵفەیان لێ ئەدا ئاوا و باقیەکیانە بەست پێوەی 20 دانیانە بەست کاتێ و گەلیان بەڕادا و بزنەگەل وشتە خۆی خوارد بەس چیلگەکەڵە چیلگەکەشی ئیسیفادەیە بوو بۆ خۆ گەرمکردنەوە بۆ زۆپا داگیران و ئاگرکردنەوە واتە هەرە و کاتی کە لە هاوینەتان بڕی چاوەڕێی چلەی زستان بوونەوە حتممە ئەیبرای ناڵم ئەبێ لەم سەرەوە خۆی وە حازرکەی وڵا برا ئێستا هەر چلێنی ئێستا بەس بۆ گیانی حکوومەت چلەیە لە بڕی هەر لەو مدەتە هەمیشەم لە هاوینەکەم لە زستانەکە وەزعی کارە باخراپە من خۆم دوێنێ نەوتم کردیوە آخر دڵۆبتەوە بۆ ئەنجا کڕیمەتەوە کاتە بوو لە پاییزا مشوری بەدار ینی داری سووتاندن ئەبوایە دوو تەرەکتۆر دار بهێنرێ و لە شوێنێکە هەڵچنرێ و زستانان ڕۆژ بە ڕۆژ لێ ورد بکرێ و بچێ بۆ زۆپاڕەشی باشە کاکمێت محیبەت ئەو کاتە زۆرتر نەبوو لە بەرەوەی کە زیاتر پێکەوە بوون ئەم زیاتر پێکەوە بوونە بە جۆرە لە جۆرەکان زیندانی بوونتان لە ناو گوندەکەی و لە ناو ماڵەکانە محیبەتەکەی نێوانتانی زیاتر نەکردبوو چۆن برا ئێمە بەردەوام بەیەکەوە بووین ینی بووینە یەک ژیان هەموو کەسێک ئەمە ساڵی 82 لە بیرە ساڵی 82 کەسێکمان خزمێکمان بەفر زۆر بادی بوو بەهۆی ماڵاتەوە نەچوو بوو بانەکە بماڵێ هانای بۆ باوکم هێنا وتی فریام کەون خانوەکەمان خەریکە بە سەرمان هاتەپێ ینی خڕبوونەوە 30 کەس هەر بە فرماڵینەکە و کاتە گەڕک بوو خۆگەستا نەبوو ئەمە خانوویەکەەوە ئەو گەڕەکان سەراسەر هیچی لێ هیچی بەرزتر نەبوو بە یەکەوە دەدانە بە فرماڵکیان نەگرت و ئاوە بەفرەکەیان ڕائدا هەم هەرەوەزیەکی بوو هەم خۆش بوو جا دوای شەڕە تۆپەڵێکە کرا دوای کۆمەڵە سوحبەت دەکرا ئەنی زۆر خۆش بوو جێوێکی خۆش خڵقا بوو بۆ خەڵکە یەکجیان بۆ کاتە بەدەم یەکەوە بوو کەسێک نەخۆشەکەوت
ڕۆژی 10,000 پچوایە بەلایە زۆر ئاسایی بۆ ئەوە نەبوو بڵین بە تەلەفۆنێک و بە مەسجێک حال بێ ئەو کاتە ئەو شتانە خۆ هیچی نەبوو ئەنێ ئەو کاتە زیاتر بە دەمەوە چوون هەبوو قەناعەت دەکەی ینی ئەمە لە باسەکەژادم تەعزیەک بوو وایە ئێمە نزیکەی 7 ڕۆژ 8 ڕۆژ هەر جل ناشۆرە چ جای ئەمە کەیفە و خۆشی و ڕادیۆمان هەبوو لە ژوورەوەم کردەوە باوکم گوێی باداومێ گوتەوە تازێ ماڵی فلان کەس عیب ناکە ڕادیۆتانەوە کردووە. باش ئەگەر بۆ نمونە سەختیەک هەبوو نەخۆشیەکی سەختە بووایە شتێکی سوتفە ڕووی دابایە چۆن دەستانە گەشتە دەرەوە لە چلێ زستانە هەر خۆم بەسەر ماتووە هەر خۆم ساڵی 1970 ڕۆژ بێهۆش بووم گرانەتایەکم گرت ئەتاکە ئەو ڕۆژەکە هەڵسامەوانە خەڵک وەک موعجیزە باسیەکەی بوو ئەوە خۆ ئومێداتەوە بۆ ناودیانی لەو فترەیە بەفرێکی زۆر باری بوو ڕێگا گیرا بوو مام و ئەوانە وتبیان بە پەیژەیەک بیبەستینەوە بەسەرشان بیبینە تا شەدەڵە و لێەوە بە سیارە ئەڕوە لە دوایی چێشکەوتبی کاکە باوکم توی بەخوای کوژین لە ڕێهێزگاری ئەمرێ بەهر ئەگەر بژمرێ با لەبەر دەستی خۆما بێ ینی 16 بۆ 7 ڕۆژ بێهۆش بم بە قسەی ئەوانە هەتا نوێنگینێکیان کرد بۆ خێر جا ئەو خەڵکە بە عامی ئەنێ دەگوت چۆن ئێستا لە شوێنێکی دوور دێتەوە خەڵەکەچێ لە شوێنێکە گەڕێتەوە خەڵک بەلایەوە سێرە منیش ئاوا بەلایەن سێوت چۆنیە زیندوو بۆتەوە شکر یاخواتە تەمەند درێژی کاگمێ ببرن تۆزێک میش دەنگم گیراوە ئەوە هەر بەری نایەن لە بەرچلێ وڵا جا کاکەم ئێستا هەمووی سەرما بەردەڵە بووین بەرگەی یەک تۆز هەوای سار ناگرین جاران لەناو هەموو بەفر و خانووی قوڕ و بەفر ماڵین و بانگردێن و پاسار کوتینەوە و یەک دنیا ئیش پرۆژە بوو کەسێ هیچ کامیلەوانەش ناکرد بەرگە ناگرین ئێوارانی چلەی زستان پێشوەی بگەینە شەو با بڵێن لە دوانی وەڕۆ بۆ پێش بانگی مەغریب چلەی زستان چۆن گوزەری کردووە خەڵکی ژیان لە چلەی زستانە لەوێ بە گشتیستان حاڵەتەیە لەو حاڵەتەی ئەو ئێواران لە نیوەڕۆ تاوەکو ئێوارە ئەگەر بەفریکە نەباری باە و خەڵک هەبکەوتە بەفربارینە بوو خۆ حاضرکاو بە بەفرماڵین و بۆ داروورکردن و بۆ ئەو شتانە بەڵام ئەگەر بهاتە جەوەکە تۆزێک لەبار بواە ئەو مسافەیە شەڕە تۆپەڵوش زۆرەکرا خلیسکێ ناکرا شەڕ مناڵان خلیسکێ نوێژی عەسر دوان نوێژی عەسر تاوەکو ئەی بەست ئەو کات ڕێگایکانی و ڕێگای مزگەوت و ئەوە بوو بەسەوەڵە بوو قادر مەقادر کاتێک بوو کە سێبەر بێتەوە وانە بەڵێ ناڵم ئەو مسافەیە بۆ شەڕە تۆپەڵ و کۆمەڵە گەنج و ڕووکاڵ و پیاوانی پیریش لە مزگەوت خڕەبوونە مزگەوتەکانی ئەو کات ڕاستە دار و خۆڵ و زۆپا و ئەوە بوو ڕاخەرەکەی جازم و بەڕە و بەڵام باوەڕەکەی ئێستاوە چاوخەمە سەرێک دێتەوە پێشتاوم زۆرش شتێکی جوان بوو ینی زۆر خۆش بوو کۆمەڵێک خەڵک دانیشتن لە مزگەوت خەڵک دڵساف بوو دڵپاک بوو بەڕاستی وەک ئێستا نەبوو مشکیلێ کام لە نوێژەکەشە داڵغەی مشکلەکانی شوێنەکانی کەمانەیە بەڕاستی ئەنجا ئەو کات ئەرزی برای خۆم کەم ئەو کات باسی شەوچەرەمان کرد بەس هەر بێمەوە سەری بۆڵا باسکەین چکە ڕەنگە یەکێک لە با بڵێن شەوان زوسانات بەگشتی درێژترە گەر بگەڕێنەوە بۆ سەردەمەش کارە باو نەبوو ڕەنگە سەرقاڵی و کات زۆر بە ئەستەمتر بڕوە ئەبێ کۆمەڵێک شت هەبێ بۆی ئەو مەجلیسە درێژانە ئەو بێ ئیشەی ڕۆژ و بەتاڵیەی شەو پڕ بکرێتەوە قوربان خەڵک چووکە زۆر بە ڕۆژماندوو ئەبوو ئەنجا وەک ئێستاش هەموو جارە لەم وەک ئێستاوە بۆی کە مەقارە نەگەین بە یەک ئێستا من کوڕەکەی خۆم شەوی سەعات سێ خەوێ ئەمە بۆ چووکە بە ڕۆژە هیلاک نییە فەراغی زۆر ئێستا نەساوە لە خەوات یانزەیە ینی وادەیە بە قەستم دەچی ئەو کات شەوچەرێ و کات زۆری مێوش کاکڵە گوێز و کاکڵە گوێز بڵین بادام چوالە ئێمە پێڵین چوالە باسووخ ئەم شتانە هاتن دانران ئەو تۆزە میوەیە تامی 100 مۆزوو ئەنەناس و پرتەقاڵ و سێوەکەی ئێستای هەبوو ینی زۆر خۆش بوو جا یەک ڕادیۆمان هەبوو ئێمە لە ژوورێکی سێ بە چوارە 8 سەرخێزان بووین ئەمە سندۆقەبۆری تیا بۆەوەی کە بوراقوینەکەی تیا ڕەنگە بینی بێتان وەک فۆلکلۆر ئەم سندۆقان نوێنەکانی لەسەر هەڵسەندرا بوو ناوەکەیشی دوو تاک بوو جلوجۆری هەمومان تێپەستاوتە بوو زۆپایەکیش لە ناوە ڕاستە دوو بەڕە و پارچەیە کومبار و بەڕێک لەو سەروا مە ڕەنگە ئێمە ماڵێکی مامناوەند بووین تا ڕادەیە ئەمە لەم ژوورەیە خەوتین شوێنی خەوتنمان بوو شوێنی ناخواردن مەدبەغ بوو ناخواردن بوو هەموو شتێکمان بوو بەس زۆر مرتاح بووین اینجا دراوسەیە هاتن ئێمە ماڵی ئەولامان سێ شەو دواوە هات ئێمە ئەچوینەوە ئەمانە گوت چی لەگەڵ خوشکەکەمانە با ڕاکەین هێگە مێژوشت بێنین تا تەمسیلەکە دەستی پێ نەکردووە ئەو کاتە تەمسیلی لە ڕادیۆی بەغا مەموزین هەبوو
بەدەنگ گوێتان لێگرت وەلی دێوانە و شەم هەبوو بۆ نمونە ئام تەمسیلانە کرابوون بە سەوت بوو بەڵە سەوت ئەنجا ڕادیۆی کرماشانیش هەبوو هەر خۆش بوو قەناعەت دەفەرمی ئەو کاتێ ئەو مامفەرەج و فەوحوڵڵایە هەبووەوە ئێستاوانەیە کە جوای لێ وەیزانن ڕووداوەکە گەیشتە حاڵەتێکی حەزینی ناڕەحەت دەیگوت یەکیان دەیگوت تەشتێک لێرەم خێر بێ با مامفەرەج با لێرا لێگەڕین تەشتێک لێرەم خێر بێ بەیانی خەبەریەوە بێ و شتەکە ڕوو نەدا ئەو خۆ چیرۆکە ئەیژێڕا بەڵام ئەدەگوت لەگەڵ تا ئەدوێ ئەوەنگە خۆش ئێمەش باوەڕمانەکە دانیشتین بە دیاریەوە ئەو خێ و شەومان بەدیار ئەو ڕادیۆ بەڕێ برد تامی سات ئەو چرایی دامان گیرسان بوو لەمپایەک بوو ئەو تاقە ژوورێ ڕوو ناکردەوە بەقەت هەموو سووریا گوڵۆپەکان ئێستا دڵمان پێی خۆش بوو هەنی ئێستا خەڵک نازانم بەڕاستی هەموو شتێکمان لە بیر چووە کاگومێت قوتابخانە هەبوو هەڵەدن لە 50 و ئەسم 57 و 58 قوتابخانەی تایە باشە لەو سەردەمەی خوێندن ئەوەستا لەو کات سەختانەیە نا ئەو کات مامۆستا لێ بوو هەر ماڵی لە گوندەکە مامۆستا ماڵی لە گوندەکە بوو ناوەستا بەزە بەیانیان کۆمەڵە خەڵک ڕێگەی مەکتەبیان نەکردەوە ئەگەر بیگیرایە ئەو کات مەکتەبیش بە زۆپای داریش ئیشان پێکرد گەرمەکرا و خزمەتیەکرا هەموو ماڵک ئەگەر تەلەبەیەک وایە بارە داریە برەگە دوانی هەبووە دوو بار داریە بر بۆ مەکتەب لە هەمان کاتە ئەگەر مەلای مزگەوت هەر بە لەسەر شانی خەڵک بوو بارە داریان بۆ ئەبرد بۆی کە پێویستی بە سوتەمەنی نەبێ کۆمەڵە شتی کەشیانەدا ئەوانە ناڵم دوای ئەوەش مزگەوتیش بە هەمان شێ هەر لەسەر شانی خەڵک بوو جا ئەو خەڵکە جوامێر بوو بەڕاستی بە دەمەوە چوون زۆر بوو لە هەموو شتێکا بە دەم و یەکترەوە بووین زۆر باشە بەگشتی ئەگەر شتێک لەسەر چلەی زستان هەبێ پێت خۆش بێ ئێستا لە ناو چلەی ئەمڕۆ 16یان دووەم ڕۆژی چلەی زستانین پەیامت بۆ هاوڵاتیان بۆ هاونیشتیمانیان بۆ قسەکردن لەسەر چلەی زستان و ئەتر چلەیەکی زستانێک ڕەنگە نیشانەکانی وایە سەخت بێت لە بەردەممان بێت من حەزەکەم سەخت بێ بەڕاستی بگەڕینەوە ئەو سەردەمەی جا وەڵاهی برای بەڕێزم ئێستا چیت هەبێ بۆ خەڵک یانی ئێستا بە دەردی کابراوتی ئێستا هەمووی لە بەردەستیا لە پارچەیەکی ئاوەندە و ینی ڕەنگە پێکەنینی بە پەیامی ئێمە بێ لەبەرەوەی ڕێ منەم شتم بیستووە بینیومە فڵان کەس بڵاوی کردوێتەوە فڵان کەس دای بەزاندووە بەڵام با محیبەت و خۆشی منەڵم خۆزگەشت هیچ نەبێ مانی یەک شەو کۆبی کۆمەڵی خەڵک دانیشین بەس مۆبایلەکان بکوژێنینەوە مۆبایلەکان لابەرین هەر خۆمان بەیەکەوە زاریاتی بۆ شوێنە براخۆ مەجلیسێکی گەرمە بەس کەس ئاگای لە کەس نییە هەمووی بە سەرقاڵە بەسەر مۆبایلەوە هەمووی سەرقاڵە بە شت ناردن و شتدا بەزاندن و قسەکردن لەگەڵ خەڵکی دەرەوە ینی ئەم مەجلیسانە ئاگایان لە یەک نەماوە مەجلیسەکانی شەوانی زستان زۆر خۆشە یعنی ئێستا جیاواز لە سەرماکە محیبەتیشمان محیبەت کەم بووە سەرماکە بە هەر حاڵ ئێمە بە محیبەت دەبێ خۆمان گەرم بکەینەوە بەڕاستی پێویستمان بە محیبەتە جا ئەم جیلەی جەنابتان و ئێمە تا ڕادەیەک باشترین جیلی تازە بەڕێوە ئەوە هەر منچم بۆ ماڵی کوڕەکەی 15 ساڵ 14 ساڵە بە خێرات نمناکە ینی ڕاکاتە ژوورە دەرگا لە خۆی پێوات ئەنی ئەگای لە کەسایەتی و خزمایەتی و ئەوە نەماوە بەڕاستی بەدەمەوە چوون هەتا ڕادەیەک ئێستا لادەکان تا ڕادەیەک هەر باشە ماوە من باسی ئەو بەڵی لای خۆمان بکەین جا ئەو کات ئێمە خەڵکی دەرەوەشی زۆر تیا بوو ینی من لە 76 و 77ەوە چەندە خەڵکی ناو خۆمان نەبوو ئەوەندەش فیرار و پێشمەرگە و ماڵم پێشمەرگە و ئەمانەی تیا بوو ینی ئەمیش بەئیوا هەبوو بە جلی بەریەوە هات بۆ دەرەوە ئێمە بەتانی بە ڕاخەر و بە خۆراک و بەو شتانە هاوکاریانەکردن ئەو بارگرانیش هەبوو ئەو کاتە ئێستا کو ئەو هاوکاریە بێ مابێ زۆر باشە کاگومێت زۆر سپاس دەکەین لەوەی کە میوانی پەیامی ڕۆژ بوویت زستانێکی پڕخێر و بەرەکەت و تەڕ و تووشی خۆشی بۆ هەمان ئینشاءڵڵا دەستان خۆش بێ سەلامت بێ بەڵ ئازیزان تەوریەکەممان پێشکەش کردن ناوبڕێکی کورت وەردەگرین لە تەوری دووەم پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان
کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. گۆرانی کیە؟ بەڵێ دووبارە سڵاتان لێبێ ئازیزان، لەبەرەوەی لە چلەی زوستانین و هەروەها لە چیاکان بەفرێکی زۆر باریوە هاوکارانمان ئاوازێکی خۆشی کاک بیلالیان بۆ ئامادەکردی لەسەر بەفر پێکەوە گوێویستی دەبین، دواتر لە تەوەری دوایین بەرنامەکە لەگەڵتان بەردەوامە بین.
شێوازەکان خزمەت گوزاریەکانی پاسپۆرتی سلێمانی کە لە ماوەی ساڵانی ڕابردوو کاتێکە بەپێی ئامار و داتاکان هەڵسەنگاندن بۆ بەڕێوەبەرایەتیەکانی پاسپۆرت لە عێراق دەکرا. پاسپۆرتی سلێمانی یەکێک بوو لەو دام و دەستگا فەرمانگە حکومیانی کە پلەی یەکەمی بەدەستهێنا و لە هەمان کاتە ئەگەر دەتوانم بڵێم ڕاپرسیەکیش لەناو خەڵکی سلێمانیدا بکەی ڕەنگە هەر پاسپۆرتی سلێمانی یەکەم بێت لە ڕووی ئەوە کە زۆرترین خزمەت گوزاری بەرامبەر بە هاوڵاتیان پێشکەش کردبێت کە خۆشبەختانە ئێستا لەخەکانی دیکەش لە گەرمیان لە ڕاپەڕین لە هەڵەبجە کراوەتەوە لۆدێکی کەمتریان لەسەر. بەڵام بۆ قسەکردنی زیاتر لەسەر پاسپۆرتی سلێمانی بەگشتی لێرە میوانداری زۆر بەڕێز ئەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی سلێمانیمان کردووە. کاگەمید بەخێر بێت. با لە شێوازەکانی پێشکەشکردنی خزمەت گوزاری ئێستەی پاسپۆرتی سلێمانیەوە دەست پێ بکەین. جیاوازیەکی هەیە لەگەڵ ڕابردوو تازەترین ڕێنماییتان بە تایبەتی 2022 ئێستا. بێگومان لە نێوان ئێستا و 5-6 ساڵ پێش ئێستاە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان خزمەت گوزارەکانی کە پێشکەش بە هاوڵاتی ئەکرا. پێش 5-6 ساڵ پێش ئێستێمە بەڕێوەبەرایەتەکەمان لە بەختیاری بوو لە نزیک شەقامی سالم. لەوێ هاوڵاتیان لە شەوەوە سەرەیانەگرت بۆ ئەوەی کەوا سەرەی پاسپۆرتیان دەستکەوێ جاری وا بوو پێچێک کردەوە بۆ لای تەربیە کە سەرەکەش دەگرت بۆ بەیانی سیرتەکریان 6 مانگی کە ساڵێکی کۆوەرەوە تاکو ببێ خاوەنی پاسپۆرت. بەڵام ئێستا سەرەگرتن نییە. هاوڵاتی یەکسەر دێتە ژوورە و معاملەکەی بۆ کرێ لە جیاتیەوەی بە 5-6 مانگ وەکو جاران دەرچێ ئێستا لە ماوەی شەو ڕۆژەکە یا 2 ڕۆژ بێ بە خاوەنی پاسپۆرت. ئەمە یەکێک لە گۆڕانکاریەکانە کە پێشتر هەبوو. خاڵشکە پێشتر لە هەڵەبجەوە هاوڵاتی خۆی و خێزانی هات بۆ سلێمانی لە چەمچەماڵەوە هاتن لە ڕانیەوە هاتن لە قەڵاتسەوە هاتن. خۆشبەختانە ئێستا لە هەڵەبجە جوازاتی لێە لە چەمچەماڵ لێتی لە ڕانێ لێتی لە کەلار لێتی پێویست ناکە ئەو هاوڵاتیانە بێن. هەر بۆ نمونە ساڵی ڕابردوو ساڵی 2021 زیاد لە 50,000 هاوڵاتی لە قەزا و ناحەکان پاسپۆرتیان دەرهێناوە لە شوێنە دوورەکان پاسپۆرتیان دەرهێناوە بەبێەوەی بێن بۆ سلێمانی. لە کاتێکە بۆ دەرهێنان و پاسپۆرت پێویستە 2 جابەی جارێ بۆ معاملەکە جارێ بۆ وەرگرتنەوەکەی. 50,000 هاوڵاتی 2 جار بەهات نایەکە 100,000 جار هاتوچۆیە کرد ینی 100,000 جار هاوڵاتیان لە قەزا و ناحەکانەوە بۆ هاتنایە مەرکەزی سلێمانی. تۆ لێرە کە ئەوانە کراونەتەوە کێشەی پێکدادانی ئۆتۆمبیلەکەم کردوێتەوە کێشەی برینداربوون و مردنی هاوڵاتیانەکەم کردوێتەوە بە تێچووی هاوڵاتیانەکەم کردوێتەوە ناڕەحەتیتیان کەم کردوێتەوە. ئەمە خزمەت گوزاریشکەیەکەوە پاسپۆرت پێشکەشی کردووە. هەروەها جیاوازیشکە لە نێوان ڕابردوو ئێستاە پێشتر هاوڵاتیان بۆ ئەوەی کەوا پاسپۆرتەکانیان کەونە بوو یا تێکە چوو بەهۆی بارانبارین یا ئەدرا بەدەستی مناڵەوە ئەبە بچوونایە بۆ بەغا لەوێ لە محکمەی کەڕادا معاملەیان بکردایە و جاری وها بوو 6 مانگ ساڵێکی پێچوو جاری وا بوو پێویست بە پارێزەرێک بوو بۆی لەوێ لەگەڵ تابێ. بەڵام ئێستا پێویست بۆ ناکە هەر لە ناو بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی دادوەری لێە محکمەی حوتی لێە بۆ ونبوون و تالف کە لە سەرانسەری عێراقا تەنها دائیرەیەکەوە محکمەی تیابێت لە هیچ شوێنێکی عێراق محکمەیتیانێ بەس لە جەوازاتی سلێمانی تایەتی و ساڵی 2021 3260 هاوڵاتی معاملاتی ونبوون و تێکچوونیان کردووە. ئەگەر جاران بواە بێ ئەم 3260 هاوڵاتیە بچوونایە بۆ بەغا. بەڵام ئێستا خۆشبەختانە هەمووی لە ناو بەڕێوەبەرایەتی پاسپۆرت سلێمانی کارەکەی بۆ ئەنجامەدرێ و لە جاتیەوەی 6 مانگ بۆ ساڵێکی پێچێ هی ونبوون و هی تێکچوون لە ماوەی 10 ڕۆژێکە بێ بە خاوەنی پاسپۆرت بەبێەوەی مانوو بێ. خاڵێکیکەی گۆڕانکاریەکان لە نێوان خزمەت گوزاری بۆ هاوڵاتی کە باشتر کراوە ئەویشەوەیە ئەو هەندەرانیانەی کە لە دەروی وڵاتن کە سوکاری ئێمە کە لە دەروی وڵاتن مەسەن لە ئەڵمانیان یا لە سویدن یا لە فەڕەنسان کە معاملاتی پاسپۆرتەکەن لە سەفارەتەکان سەرێکی 6 مانگ بۆ ساڵێکی پێچێ هیوایە ساڵ و نوێشی پێچێ سەرەکەوەنە دوورە. بۆ نمونە هەفتەی پێش و تەلەفۆنیان بۆ من کرد لە سویدەوتی هاوڵاتیەک بۆی من 4 مانگە معاملەم کردووە پرسیارێکم بۆ بکە بزانە تاوا نەبووە لە بەغا لە سوید کردبووی. جا ئەوانە زۆربیان دێنەوە بۆ سلێمانی لێرە لە ماوەی چەند ڕۆژێک کەمە بن بە خاوەنی پاسپۆرت دیسان کە سوکاریانە بینن دیسانیش پاسپۆرتەکە دەرێنن. هەندێک جار پێویست بوو ئەو هاوڵاتیە بۆ هەندێک دۆکۆمنت بۆ ڕاستاندنی بۆ تەزدیقکردنی بچوایە بۆ وەزارەتی خارجیە بۆ بەغدا لەوێ تەزدیقە کرا و مۆرە کرا ئەوراقەکانی.
بەڵام ئێستا خۆشببختانە نووسنگی ڕاستاندن کە سەر بە وزارەتی خارجیە لە ناو بەڕێوەبەتی پاسپۆرت سلێمانیە لە قاتی دووە لەوێ ئیشەکەی بۆ کرێ بەبێ ئەوەی کەوا بچێتە دەرەوەی دایرەکە هەموو کارەکەی لەوێ بۆ ئەنجامە درێ. هەروەها خزمەت گوزاری کە بۆ نمونە ئێمە پێشتر لەو بینایە کۆنە بووین هاوڵاتی لەبەر هەتاو بوو لەبەر باران بوو لە دەرەوە ڕەشەبا ناڕەحەتیشی زۆر بەتان هاتوون ناڕەحەتی زۆری تووشە بوو بەڵام ئێستا بینایەکی زۆر مۆدێرنە وردەکاری زۆری بۆ تێکراوە و هەروەها تایبەتمەندیکی گرنگ دراوە بە خاوەن پێداویستی تایبەت خاوەن پێداویستی تایبەت ئێستا کە دێت هەموو ڕێوشێنێکی بۆ ئامادەکراوە لەو بینایە پێشتر کە بیناکە دروستکرا پەیوەندیمان بەڕێکخراوەکانی کە تایبەتن بە خاوەن پێداویستی تایبەتەوە ئەوان هاتن سەرپەرشتیان کرد بۆ ئەوەی باشترین خزمەت گوزاری بگەیان بە خاوەن پێداویستی تایبەت. خزمەت گوزاریشکەی گرنگیش کە هەر هەیە ئێستا پێشتر نەبووە ئەویشەوە بوو هاوڵاتیە کە ئەمەلیاتەکرا یا لە خستخانەی هیوا بوو یا سوتا بوو لە خستخانەی ئەمەرجەنسیەکە یا ئەمەلیات بوو لە ماڵەوە فەقەڕاتیە بوو بە تەمەەن بوو نەیەتوانی بجوڵێ بە وایە بە 3-4 کەس بە عەرەبانە بیان هێنایە هەبوو سۆندەی ئەمەلیاتی پێوە بوو ئازارێکی زۆری بینی تا هاتە لامان. ئێستا ئێمە مۆبایلتیمان هەیە ئەفسەرانی ئێمە چنە ماڵەوە یاسنە خستخانە هیوا لە خستخانەی سوتاوی یا لە ماڵان ئیشان بۆکەن بەبێەوەی ئەو نەخۆشە بێ بەبێەوەی ئازار بچێژێ لەوێ بێ بەخاوەنی پاسپۆرت. ئەم کارانە خزمەت گوزاری زۆر نوێن کەوا لە ساڵانی ڕابردووانە بوو ئێستا هەمووی دەستە بەرکراوە لە خزمەتی هاوڵات. خۆ دەستان خۆش بێ زۆر گرنگن هەر پرسیارێک پەیوەندیدار بەوانشی کە لە دەرەوەن و بۆ ئەمەی ئێستش کە لە ناوخۆ گەنجێکە دەیەوێت پاسپۆرت دەربێنێ ئەو با بڵێن مەرجەکانی بوون بە خاوەنی پاسپۆرتی عێراقی لەگەڵ پێویست بوونەکان هیچ گۆڕانکاریێکیان بەسەرهاتووە لە ڕابردوو لە ئێستا هەداواتە ئێستا کەسێک کە با بڵێن هاوڵاتیەکی عێراقیە چ لێ ناوخۆ بێت یاخود لە دەرەوە بێتەوە بە پاسپۆرتێکی تر بەڵام بێ پاسپۆرتی عێراقی وەرگێ ئەو مەرجانە چین پێویستە هەبن بۆی بتوانێت پاسپۆرتی عێراقی وەرگێت. بەڵێ سەبارەت بە مەرجی بوون بە خاوەنی پاسپۆرت ئەبێ ڕەگەزنامەی عێراقی بوون تەبێ تەسکەرە کە خۆمان پێڵین تەسکەریانی هەوێ حواڵ مەدەنی تەبێ و کارتی زانیاری تەبێ ئەم خاڵانە ئەتوانی ببێ خاوەنی پاسپۆرت هەندێک هاوڵاتیان وەکۆڵە تەسکەرە و جنسەکەی نەماوە بۆ بە کارتی نیشتیمانی ئەتوانێت ئەو کاتە کارتی نیشتیمانێکە و کارتی زانیارەکەیانەیە ئەبێ بە خاوەنی پاسپۆرت. ئەگەرەوانی کارتی نیشتیمانیان وەرنەگرتووە یاخود هەر جنسی و تەسکەرەکەیانەیە لە بەر شێکشن یانەوانی لە دەرەوەی وڵاتن کۆن بووە جنسی و تەسکەرەکەیان لە مێژە نوێیان نەکردوێتەوە بە دەبێت نوێی بکەنەوە بۆی بتوانن پاسۆر وەرگن یاخود هەر بە و مستەمسەکانە دەتوانن ببنە خاوەنی پاسپۆرت هەر بە تەسکەرەکە و بە جنسی عێراقەکە نێوی حواڵ مەدەنی و جنسی عێراقەکە بتوانێت بە خاوەنی پاسپۆرت بەڵام گرنگە هەوێ حواڵ مەدەنی کە ئێمە پێڵێن تەسکەرە 10 ساڵ بەسەریاتێ نەپەڕێ ئەگەر 10 ساڵ بەسەراتێ پەڕێ بەڵێ ئەبێ نوێی کاتەوە هاوڵاتێکە یا لە سوورەت قەیدیشی ئەلکترۆنی بێنێ هەر بە هەمان شێوە کاری بۆ بکرێت. زۆر باشە کاکەمیت ئەمەی کام خزمەت گوزاریانە پێشکەشی پاسپۆرتی سلێمانی کراوەیە پاسپۆرتی سلێمانی پێشکەشی هاوڵاتیانی دەکات تایبەتمەندی پاسپۆرتی سلێمانیە وەکەوەی کە خزمەتەکانی باشترن پێی دراوە یا هەموو پاسپۆرتێکەمەی هەیە. بۆ نمونە ئێمە باسیەوەمان کرد ئەو خزمەت گوزاریانە کە لە پاسپۆرتی سلێمانی هەیە لە پاسپۆرتەکانی کە عێراقانیە بۆ نمونە محکەمە لە هیچ شوێنێکی عێراقانیە بۆ نمونە نووسنگەی ڕاستاندن لە هیچ شوێنێکی عێراقانیە مۆبایل تیم لە زۆربەی شوێنیانیە یا ئەوەتانی هەڵناسوڕ ئێمە بە جومعان بە ئۆتڵان بە شەوان هەڵە سوڕین یعنی خزمەت گوزاریەکان جیاوازیش هەیە بۆ نمونە بیناکان ئامادە نەکراوە بۆ خاوەن پێداویستی تایبەت ئێمە هەر لە خەریتەکەمان دانا لەگەڵ تیمە تایبەتەکانی ئەوانێک کە معنین بە خاوەن پێداویستی تایبەت شارزایەن لەو بوارە هەیە کارمان لەسەرەوە کردووە جیاوازەکان لەوایە ینی سەیرەکەی لە شوێنەکانی هەموو دابینکاریە وەزارەتی ناوخۆی عێراقیە بۆتان دەکاوی کە ئێوە پێوەستن پێیانەوە یاخود تایبەتمەندیە دراوە بەهرێم چونکە ئەمە ئیدی ینی زۆر جار ئێمە لە وەسفی شتێکە دەمانوێت بڵێن وەکو ئەوروپا بین. بەڵێ ینی ئەم خزمەت گوزاریانی کەسە لە پاسپۆرتی سلێمانیا هەیە توانم بڵێ میدی ئەوروپایە وانە شوانە چونکە زۆر تایبەت و زاریشم لەوێ هەبوو دەستان خۆشەوە نەبێت کاکسالار خۆی لێرەیە سپاسیەوەکەین ئێمە تەنها ڕێنمایی کارکردنمان و سیستەمەکە تایبەتە بە بەغداوە ئەینە خۆمان سەر بە حکوومەت هێرێمین و موچەکانیشمان لە حکوومەت هێرێمەوەیە بەڵام بێگومان ئەم کارانە کەوا کراوە بۆ نمونە ئەوەی کەوا تایبەتە بە خاوەن پێداویستی تایبەتەوە خۆمان کردومانە
خۆمان چوینە بەدەم ڕێکخراوەکانی خاوەن پێداویستی تایبەتەوە کۆمەڵی ڕۆژ و چۆ هێناومانن لەگەڵ ئێمە کارمان لەسەر کردووە کە بیناکە دروست کراوە هەروەها سەبارەت بە بوونی دادوەر و محکمەی حەوت لە ناو بەڕێوەبەرایەتی پاسپۆرت سلێمانی خۆمان چوین بەدەنیەوە مشورمان خواردووە چوینەتە لای سەرۆکی دادگای تێڵچوونەوەی سلێمانی کاک حاکم جاسم چوینەتە شۆرتەی سلێمانی چکۆبوونەوەمان کردووە لەگەڵ جەنابی قوبات تاڵبانی تەنسیقمان کردووە ڕای سپاردوین کە ئاسانکاری زیاتر بۆ هاوڵاتیان بکەین و خزمەتگوزاریەکان بەباشی بگەێنین هەروەها نووسنگەی ڕاستاندن خۆمان چوین بەدەنیەوە کەوا شوێنمان بۆ دابین کردووە و لەو بینایی کە تیایبوون هێناومانەتەوە پێشتریش کە لە بەغدا کار لەسەرەوە کراوە چۆن بهێنە سلێمانی چەند ساڵی ڕابردوو کارێکی زۆرمان لەسەر کرد کە هاتە سلێمانی لەگەڵ لای تەمەەن بە تەنیانە لەگەڵ لایەنەکانی پەرلەمانتارانی بەڕێز و جەناوی پارێزگار و وەزیرە بەڕێزەکان و سەرۆکایەتی کۆمار و چونکە ئاسان نییە تۆ لە وەزارەتی خارجیە نووسنگێک بینتە سلێمانی کاری خۆتانیت بێگومان ئەگەبێ هەوڵی بۆ بدە ئەینا بۆ لە حەڤە دایری کە نیە لە سەرانسەری عێراق ئەو کارانە دەستان خۆش بێ وەڵاوە زۆر گرنگە بابەتێک تر کە دەمەوێت بەڕاستی پرسیارەوە بکەم باسمان لەوە کرد کە هاوڵاتیە کە مامەڵەی پاسپۆرت دەکات ڕۆژی یەکەم مامەڵەکەی تاو دەبێت ڕۆژی هەفتەی دواتر دێتەوە بۆ وەرگرتنی کۆمەڵێک حاڵەتی تایبەت هەیە کە ڕەنگە پێویست بێ هاوڵاتیەکە زووتر پاسپۆرتەکەی وەرگێتەوە جان نەخۆشی بێ یا حاڵەتی کتوپڕ بێ بەپێ ڕێنمایەکان دەسەڵاتی بەڕێوەبەرە گشتیەکان یاخود ئەوەی کە پێوان بە VIP هەیە ڕێنمایەکان چۆنن کەسێک بێوێت بە پارە زووتر پاسپۆرتەکەی وەرگێتەوە بەڵێ خزمەتگوزاریەکەیە خۆی ئەوەی کە نەخۆشە کە ئەمڕۆ معاملەکە سبەیەکەین بەخاوەنی پاسپۆرت بەڵام گرنگ ئەوەیە کەسەکە بڵێ من نەخۆشم چونکە تۆ ئەگەر نەڵێ من بەچیا بزانم نەخۆشم ئەبێ خۆی بڵێ نەخۆشم کەوتی نەخۆشم ئەو کاتە کە ئەمڕۆ معاملەی کرد سبەیە بە خاوەنی پاسپۆرت سەبارەت بەوەی کەوا زۆر بەپەلەیە بۆ نمونە کەسێکەیە ئەمڕۆ ئەم بەیانی ئێستا سەعات 10:04 بڕیاری داوە ئەم ئەسرە سەفەرکە ئەم شەو سەفەرکە دێتە بەڕێوەبەرایەتیمان ئەڵێ من ئەمەوێ ئەمڕۆ سەفەر بکەم لەماوەی سەعاتێکە یا 2 سەعات ئەمەوێ ببێ خاوەنی پاسپۆرت ئەو کاتە خزمەتگوزاریەکەی پێڵن خزمەتگوزاری خێرا بۆ هاوڵاتێکە 250 ڕسومات هەیە 250,000 ڕسوماتی هەیە لەماوەی 1 سەعاتا بێ بە خاوەنی پاسپۆرت و هەر ئەو ڕۆژە سەفەرەکەات ینی هێندە بەس لە حاڵەت ئاساییەکە چەند ڕۆژی پێچێ وەرگرتنەوەی پاسپۆرت لە حاڵەتی ئاسایی بە پاسپۆرت لە باوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژە خۆی ئۆتۆماتیکە بێ خاوەنی پاسپۆرت جاران لۆدێکی زۆرتان لەسەر بوو ئەوە لە کاتێکە لە بەختیاری بوون هەر باسی مەکە بەڵام ئێستا لە دوایکردنەوەی لقەکان لە ڕانیە و لە کەلار و لە هەڵەبجە لە چەمچەماڵ ئەمە لۆدەکەی چەند کەم کردوێتەوە بۆ نمونە گەرداتایەکی 2021 و ئاماژەت پێکرد 50,000 وڵاتی لە دەرەوە لە ناو لێر لە سلێمانی چەندی وەرگرتووە ئێمە تێکڕای بەرهێمێنانی پاسپۆرت لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرت سلێمانی 113,000 پاسپۆرت بووە لە ئەم ساڵ لە ساڵی 2021 ئەو ڕێژەیە کەم بۆتەوە لە چاو ساڵانی ڕابردووە چونکە نەخۆشی کۆرۆنا و هەندێک جار هۆکاری وەستانی دەوام بە هۆکاری کۆرۆناوە بەڵام لەو 113,000 زیاد لە 50,000 هاوڵاتی لە نووسنگەکانی دەرەوەی سلێمانی بوونە بە خاوەنی پاسپۆرت هەر لەوێ معاملەیان کرد و هەر لەوێش دەفتەرەکەشیان وەرگرتوێتەوە یعنی ئەوانی کە لە لقەکانە پاسپۆرت دێرێن چاپی پاسپۆرتەکەیان لای ئێوەیە هەر لەوەیە بۆ نمونە لە هەڵەبجە هەر معاملەکەش لەوێکات و فایلەکەش لەوێدانێ و دەفتەری پاسپۆرتەکەش لەوێ وەرەگرێتەوە تەبەت جیازی تەبعەکەش هەر لەوێ هەموو شتێ لەوێ لە چەمچەماڵ بە هەمان شێوە لە ڕانێ و کەلاریش بە هەمان شێوە زۆر باش کاکەمی چەند جۆر پاسپۆرتمان هەیە ئێستا یا لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی چەند جۆر پاسپۆرت دەرهێنرێ وەکو ئەوەی کە بە حروف بێ وەکوی کە پێی بڵێن دیبلۆماسیەت بێ یان چی چەند جۆر پاسپۆرتمان هەیە بەڵێ لە عێراقا بەپێی یاسای پاسپۆرت 4 جۆر پاسپۆرت هەیە بەڵام ئەوەی کە لە پارێزگاکان بەرهەمێنێت تەنها یەک جۆرە ئەوش پاسپۆرتی جۆری ئەیە کە بەرگەکەی نیلیە ئەوەی کە من و تۆ ئەبین بە خاوەنی پاسپۆرت بەڵام سێ جۆرەکەی کە بەم شێوەیە پاسپۆرتی دیبلۆماسی کە سەرۆکایەتی کۆمار و وەزارەتی دەرەوەی عێراق و پەرلەمانتارەکان ئەبن بە خاوەنی پاسپۆرتی دیبلۆماسی کە ڕەنگێکی سوورە بە هەمان شێوە 48 پەڕەیە و لە بەغدا معاملەکەی بۆ کرێ و هەر لە بەغدا نووسنگەیەکەیە بە ناوی نووسنگەی خزمەتی دیبلۆماسی لەوێ بێ بە خاوەنی پاسپۆرت ینی هەموو معاملەکەی لەوێ و لێش دەفتەرەکەی وەرەگرێتەوە لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی پاسپۆرت تایبەتمەندیەکانی ئەم جۆرە پاسپۆرتە
تایبەتمەندەکانی ئەوەیەکەوە بۆ نمونە لە دەواازە و فڕۆکخانەکانە لاینێکی تایبەت هەیە بە دیبلۆماسی لەوێ لەو لاینەوە ڕات بەقەڵە باڵغی ناوەستێ و سەر ناگرێت و لە ڕێوشێنی تایبەتی بۆ ژیرێتە بەر ئاسانکاری زیاتری بۆکرێ بۆ هەندێک وڵات ویزەی بە ئاسانتر دەسەکەوە بۆ هەندێک وڵاتی ویزەی ناوێت خاڵ لە جۆریچکەی پاسپۆرت پێڵێن جیازی خدمە ڕەنگێکی جگەری هەیە پاسپۆرتەکە بە هەمان شێوە 48 پەڕەیە ئەمە بۆ ئەو کەسانەیە کە پلەی سەربازیان هەیە عەقید و عەمید و لیوا و وەرەسەرەوە ئەبن بە خاوەنی و پاسپۆرتە هەروەها کەسێکی مەدەنی کە پلەکەی بەڕێوبەری گشتی بەرەوسەرەوەیە ئەبێ بە خاوەنی و پاسپۆرتە ئەم پاسپۆرتەش بە هەمان شێوە لە بەغدا معاملەکەی بۆ ئۆکرێ و هەلەوەی لە وڵاتێکە سەردانی ئەوەیەکە و هەل لەوێشە بێ بە خاوەنی دەفتەری پاسپۆرت جۆرێکی کەی پاسپۆرت تایبەتمەندی ئەم پاسپۆرتیان چیانێ بە هەمان دیبلۆماسیەکە نزیکە لە دیبلۆماسیەکەوە بە هەمان شێوە لاینێکی هەر لەگەڵ لاینی دیبلۆماسیەکەیە بۆ هەندێک وڵات ئاسانکاری بۆ کراوە جیاوازەکەی تەنهاوانەیە پاسپۆرتیش کە پێڵن پاسپۆرتی تایبەت جیازی خاص ئەو ڕەنگێکی قەرسیلیە ڕەنگێکی سەوزی تۆخە بە هەمان شێوە 48 پەڕەیە و لە بەغدا معاملەی بۆ ئۆکرێ و لەوێ بێ بە خاوەنی پاسپۆرت و لەوێش دووەرێگرێ ئەمە بۆ محافظەکانە بۆ پارێزگاکانە پارێزگاکانی شارەکانی عێراق ئەتوان ببن بە خاوەنی ئەو پاسپۆرتە واتە هاوڵاتی ئاسایی چەندها پاسپۆرتی جۆری ئەیەتوانی وەربگرێت بەڵێ هەموو هاوڵاتێکی پاسپۆرت و کۆمەلیش پاسپۆرتی جۆری ئێمەیە بەڵێ تایبەتی بزنسمانۆمانەمان نییە هیچ پاسپۆرتێک نییە بە ناوی بزنس نییە دەستکەوێتەوە سەر جۆری ویزاکە زۆر باشە کاک سالا بابەتێکی تر هەیە زۆربەی باتوان بڵێن ناو ئێستا دانیشتوانی شاری سلێمانی بەشێکی زۆری لە با بڵێن نفوسیان لە دەروەی پارێزگایە هاتوونەتە ئێرەوە ڕەنگە بەشێکیشان کارتی با بڵێن زانیاریەکەیان واتە کارتیەوەی کە نیشتە جەبوونەکە نەیان گۆڕی بێ لە دەروەی پارێزگاکان بەڵام ماڵیان لێرە بێت زۆر جار هەر ئەبێ دیسان لێرەوە سەفەرکەنەوە بۆ با بڵێن نووسنگەکانی قەزا و ناحیەکان بۆ دەرێنانی پاسپۆرت ئەو ڕێنمایی تایبەت بەو حاڵەتە بۆ نمونە کەسێک لە ناو شاری سلێمانیە بەڵام خەڵکی کەلارە دەبێت لە سلێمانیش پاسپۆرتی دەرهێناوە پێشتر نوێی کاتەوە دەبێت بچێتەوە بۆ کەلا لە بەروی کارتی زانیارێکی کەلاریان ئەوەی ناو شار دەخوا بەڵێ خۆی لە بنەمادا نیشتەجێی کۆ بووی ئەبێ کارتی زانیارەکەت ئەوێ بێنێت تۆ توانێت نەقلێکی ئابی گوێزیتەوە لە هەڵەبجەی هاتوویتە سلێمانی ئەبێ بیژێزیتەوە بۆ سلێمانی ئەمە لە بنەمایە لە ئەسڵدا بەڵام جاری وایە هاوڵاتەکە فریانەکەوتووە بە هۆکارێک لە هۆکارەکان یان ڕێگریەکە بووە ئەو کاتە تەئیدێکی موختارێنێ بە زمانی عەرەبی لێرە بۆ ئەوەی بەقا ئێمە کە فایلەکەی بۆ نێرین بۆ بەقا بیخوێنێتەوە کەەوە تەئیدی موختاری هێناوە بە کوردی نا بە عەرەبی چووکە بۆی بیخوێنێتەوە و کارتی زانێرەکەشی تایە ئەو کاتە کێشەی نابێ و تێپەڕێ بەڵام جاری وهەیە کەسێک نەخۆشە بۆ نمونە هێناوێنە لە خستەخانەیە و ماڵیشیان لێرە نیە لە هەڵەبجەواتوە لە چمچ ماڵاتوە لە ڕانێواتوە یا لە ماڵی کەسێکێتی لێرە پێکی کەوتووە نەخۆشە ئەو کاتە ئێمە بە تەنسیق لەگەڵ بەغایە کێشەی نابێت لەبەرەوەی نەخۆشە و تەقریرێکی خینە فایلەکەیەوە کە بینیان تەقریر طبی لە فایلەکەیەتی کێشەکەی بۆ نابێ بە کێشە و تێپەڕێەوە بێ بە خاوەنی جیاواز بۆ نمونە من لە پاسپۆرتی سلێمانی پاسپۆرتم دەرێناوە بووم بە خاوەنی جیاواز بۆ نوێکردنەوەی ماڵم باری کردو بۆ ڕانیە چۆن ئێستا مۆڵەتی شۆفێریمانێ هەر دەبێت بچیتەوە بۆ شوێنێکی لێدە بۆ پاسپۆرت فەرق ناکات لە چ شوێنێک بووم ڕاستەخۆ بچم بۆیە گرفتم بۆ دروست نابێت بە هەمان شێوە چۆن کە هاوڵاتی هەڵەبجە سەرەکەی ماڵەکەی لێرێ و ئێستا بۆکو باسم کرد لێرە دەرێنێ بە هەمان شێوە ئەمە بە پێچەوانەوە بێ ماڵی لە سلێمانیەوە چۆتە ڕانێ ئەو کاتە تەیدێکی موختار بە عەرەبیە بات بۆوێ و خەنە فایلەکەیەوە و کاری بۆکەن بۆ حاڵەتە تێپەڕێگە نەخۆش بێ بۆ نمونە زۆر باشە کاگامیت سەبارەت بە پاڵپشتی پاسپۆرتی سلێمانی بۆ لقەکانی ڕانیە و کەلار و چەمچەماڵ و هەڵەبجە ئەوەندەی کە بزانم سەرەتا کام لقانە کرانەوە چەنان کارمەندەکانیان لە پاسپۆرتی سلێمانیەوە بە پاس بەیانیان ڕۆشنی و ڕۆ هاتنەوە ئێستش بە هەمان شێوازیەوە تا چەندە پاڵپشتی کاری ئەم لقانن بەڵێ تۆ کەتەوێت خزمەت گوزاریە بگەێنی بە چەمچەماڵ بۆ نمونە لەوێ بێگومان کاری زۆرەوێت بینای پێویستە پێداویستی پێویستە هەروەها تیمێکی شارەزاشی پێویستە چونکە تۆ ئەگەر مۆزەف بێنی لە دایرەی شکەوە
شارزانین بۆیە تیمێکی شارزای پێویستە ئێمە تیمەکانی خۆمان بەفسەر و کارمەندانەوە ماوەی 2-3 مانگ هاتوچۆوەکەن ڕۆژانە تاکو و ئەو تیمەی کە لەوێدانرێت ئەبن بە پرۆفشناڵ و ئەبن بە خاوەنی تایبەتمەندیەک دوایی وردە لێ یەکشینەوە نەک پێکەوە بۆ نمونە من بیست لە هەڵەبجە نزیک 25 کەس لە ئەفسەر و کارمەند هاتوچۆیە کرد وردە لێ یەکشینەوە 25ەکە بوو بە 20 بوو بە هەشدا بوو بە حەڤە ئاوا بەڵام تاکو ئێستاشەوە 2 ساڵ زیاترە ئێمە ئێستا ڕۆژانە نزیک 12 ئەفسەر و کارمەندمان هاتوچۆی هەڵەبجاکەن هەموو ڕۆژێک بۆڵخەکانی تریش بە هەمان شێوە ئەوان کێشیان نەما لەبەرەوەی توانیان ببن بە خاوەن ینی ئەفسەر و کارمەندیان بۆ دیاری بکرێت لە شوێنی شکەوە لە پۆلیسەوە هات لە بەرگری شارستوان لە هاتوچۆ هات لە شوێنەکانی کەەوە هاتن یا لە جنسیە و دایرەکانی کەەوە هاتن بەڵام تاکو ئێستا پارێزگای هەڵەبجە لەبەرەوەی میلاکاتی کامە نەیتوانیەوە ئەفسەر و کارمەندی پێویست بۆ ئەو دایرێدانێ بۆ ئێمە ئەوە زیاد لە 2 ساڵە تاکو ئێستا ئەفسەر و کارمەندی ئێمە ڕۆژانە زیاد لە 12 کەس هاتوچێوێک زۆر باش کاک سەلار بابەتێکی تر هەیە ڕێنمایەکان چین چکە ڕەنگە پرسیار بێ بۆ نمونە من پاسپۆرتەکەم تەواو نەبوو ئەوزان پاسپۆرت بۆ 10 ساڵ 9 ساڵ 8 ساڵ دەخوات بەڵام پێش 8 ساڵەکە بەهۆی زۆرکردنی سەفەرەوە پەڕەکانی پاسپۆرتەکەم تەواو بووە ڕێنمایەکان بۆ نوێکردنەوەیان هەروەکو تەوابوون ئاسایەکە یاخود ئەگەر تۆزێک ڕوونکردنەوەمان بیتەوە بەڵێ ئەوە جیاوازە ئەگەر هاتو هاوڵاتێکە بۆ نمونە 8 ساڵە بەڵام بۆ نمونە شۆفێرە مۆری زۆر بەسەر زوو تەواو بێ یا بازرگانە یا کەسێک نەخۆشە یا لەو بابەتانە یا هەیە گەشت زۆرەکە ئەمە زوو تەواو بێ لە ساڵێکە 2 ساڵە تەواو بێ پاسپۆرتەکەی پەڕەکانی تەواو بوو شوێنی مۆری نامێنێ ئەو کاتە دێت بۆ ئەوەی کەوا پاسپۆرتەکەی بۆ نەکەینەوە بە هەمان شێوە جنسێ و تەسکەرە و کارتی زانێرەکەی هێنێ و پێمە پێوترێ کۆتایی پەڕەکان ئینتیهای سەفەحات بە عەرەبی معاملەکەی بۆ کرێ و ئیشی بۆکەین جۆری چکە هەیە پاسپۆرتەکە ئەکسپایر بووە و 4-5 ساڵە ناتۆ بەدەمێ و ئەکسپایر بووە بە هەمان شێوە معاملەی بۆ کرێ و غەرامەی نیانی ئەگەر هاتو یەکێک پرسی ئەگەر هاتو پاسپۆرتەکەت ئەکسپایر بوو 4-5 ساڵی بەسەراچوو وەکو هی ئیجازەی سەنەوی و ئیجازەی سایقی غەرامە هەیە نەخێرە غەرامەی نییە بەبێ غەرامە معاملەکەی بۆ کرێ بەڵام بە تێکڕا پاسپۆرت ئەگەر هاتو ساڵ کەمتری تیا بوو ئیشەکەی بۆ جێبەجێکرێ و کێشەی نییە و بە خێرابێ بە خاوەنی پاسپۆرت ئەگەر هات و ساڵ کەمتری تیا بوو زۆر باش وڵات جەلال بابەتێکی تر هەیە بە تایبەت بۆ ئەو خوێندکارانەی لە دەرەوەن ئێوەش وەکو بەڕێوەبەرێ لە سنووری بابلێن بەڕێستان کەیسێکی وا هەبێ زۆر جار ئیقاما بە پاسپۆرتە کۆنەکەەوە هەیە جای تێگە پەڕەکانی تەواو بوو بێ یا خۆت بابلین ماوەی پاسپۆرتەکە تاو بێ نوێ دەکرێتەوە مافی وەرگرتنەوەی پاسپۆرتەکەی تری دەبێت بۆی بتوانێت بۆمە و پاسپۆرتە کۆنەکەی خامەی پێوەیە یا خۆت ویزێ وڵاتێکی پێوەیە بەڵێ بێگومان هەیە ویزەی 4-5 ساڵی هەیە ئیقامە هەیە لەسەر پاسپۆرتەکە کە تۆ معاملەی پاسپۆرتێکی نوێی بۆکەی ئەو پێویستە پاسپۆرتە کۆنەکەی وەرگێتەوە بۆ ئەوەی لەگەڵ پاسپۆرتە نوێەکەی هەردووشی پێکەوە لە چێکپۆینتی فڕۆکخانە هەردووشی پێکەوە تەقدیمەکە ئەو ئیقامە و ویزەکە لەسەر کۆنەکەیە و تازەکەش هیچ پێوەنیە ئەو کاتە تێپەڕێ و کێشێنیە سگەشتی خۆیەکە بەڵێ زۆر باشە کاگەمی سەبارەت بە جۆری ویزا هی وڵاتێک بۆ وڵاتێکی تر خەڵک زۆر بیر لە ماکاتەوە ئەڵێ بۆ نونە با بۆ ئێران نەڕۆم ڕەنگە سبێنە بۆ وڵاتێکی تر گرفتم دەست ینی ئەمە هیچ پێوەستێکی هەیە بە پاسپۆرتەوە لەوەی کە ئەم پاسپۆرتی ئێمە ویزای ئێرانی بەرکەوێت تورکیای بەرکەوێت تۆ دوجار پارێزراوی هاوڵاتیەکی عراقیت یا زۆر جارگلەی لێ دەکرێت دەڵێن پاسپۆرتی ئێمە بۆچی لە چاو پاسپۆرتی وڵاتانی ترا ئەرزشێکی ئەوتۆی نییە ئەم بێ ئەرزشیە چییە کە خەڵک لە چاوێکی ترەوە سێری پاسپۆرتی خۆمانەکە بەڵام بارشەوە سێری پاسپۆرتی وڵاتانی دیکە دەکات سەبارەت بە پرسیاری یەکەم تاکو ئێستا ئەو کەسانی کە ئاچۆی و کۆماری ئیسلامی ئێرانەکەن و مۆری دوخوری خروجی کۆماری ئیسلامی ئێرانی پێوەیە هیچ شتێکی فەرمی نییە لە نێوان وڵاتانی دەرەوەیە وڵاتانی هەموو دنیاەکەەوە بڵێت نابێت ئەگەر هات و مۆری دوخور و خروجی کۆماری ئیسلامی ئێرانی پێوە بوو من ویزەت نادەمێت بە شێوەیەکی فەرمی هیچ شتێکی وانە سەبارەت بە هەر هەمان خاڵ ئێمە بینین ڕۆژانە بیانێکی زۆر لە ئەوروپیەکان سەردانی کۆماری ئیسلامی ئێرانەکەن بۆ گەشت و گوزار چونکە کۆماری ئیسلامی ئێران معالمی تاریخی و مێژووی زۆر زۆرتایە خەڵک گەشتەکە بۆ ئەوێ ئەیبینێت لە شارەکانی مەشەدا لە قوما لەکوێ سەردانی شیرازە بۆیە بە سەدان کەس ڕۆژانە لە وڵاتانی دەرەوە لە ئەوروپاوانەوە سەردانیەکەن و ڤیزە وەرەگرن و گەشتەکەن بۆیە بە قەناعەتی من جیاوازیەک نییە ڕێگریەک نییە
بۆ من گەشت بکەم بۆ من گەشت نەکەم بۆ ئەوروپیەکە ئەمریکەکە یا بەریتانیەکە گەشت بکاتوانی بڕوان ناکەم کێشەیەکە بێ لەوەیە سەبارەت بە خاڵی دووەم ئەوەی کەوا بۆ پاسپۆرتی عێراقی وەکو بەڕێز فرمود ئەرزشی وای نییە یا ئەو ئەهەمیەتەی نییە لە چاو وڵاتانی دەرەوە پاسپۆرتی عێراقی لە هەفتاکانە موقعیشی زۆر باشیە بوو زۆر بە ئاسانی هاوڵاتیە بوو بە خاوەنی ویزە و ئیقامە لە دەرەوە و ساڵانە لە گەشتی لە ئۆتڵی هاوینە بە هەزاران مامۆستا و خەڵکیکە گەشتیانە کرد بۆ وڵاتانی ئەوروپا بە ئاسانی وەکو ئێستای کۆیت و ئیمارات دەبووی بە خاوەنی ویزە بەڵام ئێستا نە هەر ئەو وڵاتەش و هەمان پاسپۆرتیشە بەڵکو بگرە کوالیتەکەی ئێستا لەوەی هەفتاکان باشتر زۆر بەڵام هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئێستا وڵاتی عێراق کێشەی ئەمنی زۆری تایە باری ئابووری خراپە باری کۆمەڵایەتی خراپە ئەم هۆکارانەوە ئاکاتکەوە هاوڵاتی عێراقی بیر لەوە کاتەوە کە فرسەتێکی دەستکەوێ بچێتە دەرەوە داوای پەنابەرێتی بکە ئەو ڕێژە زۆرەی پەنابەرێتێکەوە ئێستا داواکرێت هۆکارە بۆ ئەوەی کەەوە وڵاتان بە حەزەرەوە ویزە بدەن بە هاوڵاتی عێراقی ینا کێشەی بە دەفتەرەکەەوە نییە کەگەر ڕۆژێک لە ڕۆژان بارودۆخی عێراق باش بۆکو هەفتاکان و هاوڵاتی عێراقی ئەوەنە داوای پەنابەرێتی نەکرد چکە لە هەفتاکانە کەس داوای پەنابەری ناکرد لە ئەوروپا عێراقی لەبەرەوەی بۆ خۆی موچەکەی لێرە باشتر بوو معیشەتی باشتر بوو ژیانی باشتر بوو بۆیە ناچوو بۆ ئەوروپا داوای پەنابەری بکە بەڵکو بۆ گەشتە چوو یا بۆ بازرگانیە چوو ئەگەر ڕۆژێک عێراق وای لێبێتەوە کەوا بارودۆخەکانی بگۆڕێت بە شێوەیەکی باشتر بێگومان ئاستی پاسپۆرتی عێراقیش بەرزێت زۆرزانم هاوڵاتێکی عێراقی ڕێژەیەکی زۆر وڵات گەڕاوە بە پاسپۆرتی عێراقی چەند کەسێکی وامان هەیە زۆر بۆی ڕێککەوتۆ ویزەی زۆرێک لە وڵاتانی وەرگرتووە بەڵێ ئەو وڵاتانە کە ئەبینن تۆ ویزە وەرگردووە و هاتووی و تو گەڕاویتەوە چەند جاری هاتووی چویت ئەو کاتە ئاسانە بۆتکەوە ویزە ببێ خاوەنی ویزە و کە داوای ویزە ئەکەن هاوڵاتی ئەگەر هات و خێزان و مناڵەکەی لەگەڵانە بێ ئاسانترە بێ بە خاوەنی پاسپۆرت بە خاوەنی ویزە بەڵام ئەگەر بینیان خێزان و مناڵەکەشی داوە ویزاکە و خۆشی داوە ویزاکە و هەندێک بارودۆخ لێکە دەنەوە وڵاتانە بێگومان ناڕەحەتر ویزە زۆر بەشە کاک سالار پرسیارێک هەیە بە دیاریکراوی لە چه حاڵەتێکە هاوڵاتێکی عێراقی بلۆک دەکرێت بە هیچ شێوێک توانای ئەوەی نابێت مافیەوەی نابێت بێتە هەڵگری پاسپۆرتی عێراقی ئایا کۆمەڵێک باریش بەر ویزافەیان پرسیارە دەڵێن ئەوانەی کە گەشت دەکەن پاسپۆرتەکانیان فرە دەدەن ترسیەوەشانەیە گەر دەرنەچن چکە هاتنەوە دیسان ناتوان ببنەوە خاوەنی پاسپۆرت لە چه حاڵەتێکە هاوڵاتی بلۆک دەکرێت بۆ نییە پاسپۆرت وەربگرێت لە حاڵەتێکە تەمام کاتیە ئەو کاتێک کە بلۆکە کرێ کاتیە کە بەردەوام نییە ئەویش ئەوەیەکەوە تاوانێکی کردبێ لەلایەن دادوەرەوە داوا کرابێ لە ئەندام و دەستگاکانی دەوڵەت و لەلایەن دادوەرەوە داوا کرابێت تاکو ئەو کاتەیە چێتە پێش دادوەر لە بلۆک لیستا بێ ئەو کاتە کە کێشەکەی چارەسەر بوو لاچێ لە بلاکلیست چونکە گشتاندنێکی کە دێتەوە لە بلاکلیستانە ماوە خاڵشکە ئەگەر هات و هاوڵاتەکە ئیسقاتی جنسی کرد ینی هاتوو لە عێراقی نەما ئسقاتی جنسی کرد ئەو کاتە بێگومان ناتوانێت بێ خاوەنی پاسپۆرت لەبەرەوەی لە دایرەکانی ڕگەزنامە و نووسراوێکی فەرمی دێڵێ هاوڵاتی فڵانی کوڕی فڵان ئسقاتی جنسی کرد ئەو کاتە وەکو بیانیەک تەعاملی لەگەڵاکرێ و نابێ بە خاوەنی بەزە و گەنجانەمان کاچت بۆ ئەوروپا ئەمیت لەوەی کە زۆرێکیان لە تورکیا کە دەرچوونی دی پاسپۆرتەکانیان دەدڕێنن ئیقامە وەرەگرنیەنەوە یان نا هەر دانێرنەوە بە بێەوەی کە ئیقامە و جنسی وڵاتێکی دیکە وەرگرن ئەمانە ئەتوانن ببنەوە بە خاوەنی پاسپۆرت بەڵێ خەڵکی زۆر پاسپۆرت وەنەکات یا بەو شێوەیەکی مەسەن لێیەکەوێت بۆ نمونە لێیەکەوێت یا دەماڵەوە تۆ جاری وایە مرۆڤ عینەکەی بە دوایە گەڕە لە ژوورێکە سەیرەکەی نایدۆزێتەوە هەوەیەکت ئیجازی سایەخکە دوونەکەی بە هەمان شێوە دزدانەکە دوونەکەی پارەکە وونەکەی بە هەمان شێوە پاسپۆرتیش هونە بێ کە پاسپۆرت هونە بێت دەی معاملەی ونبوونەکەی و بی بە خاوەنی پاسپۆرت لە ماوەی 10 ڕۆژە بەڵام ئەگەر هات و جاری دووەم وونیکەیتەوە یا جاری دووەم تێکچێت ئەو کاتە 3 مانگ مەحرومە بی بە بڕیاری دادوەر 3 مانگ مەحرومە بی ئەبێ 90 ڕۆژ چاوەڕێکەکەی لە ڕۆژی دەرچوونی بڕیاری دادوەرەوە دوای 90 ڕۆژەکە بیتەوە خاوەنی پاسپۆرت وەڵاهی کاتمان ماوەجە لە پرسیار زۆرە و پاسپۆرتەکەم لە ماڵەوەیە فێڵی لێدەم حرمەتەنیانی دێم دەڵێن پاسپۆرتەکەم ون بووە پاسپۆرتی نوێ وەردەگرن پاسپۆرتە کۆنەکە کە هیچ کێشەیەکی نییە کۆدەکانی کانسڵ بۆتەوە توانێت سەفرکردنی پێ نییە بچوو هاوڵاتیان زۆر جار تووشێ و کێشە و گرفت و هەڵانە دەبن بەڵێ ئێمە باوانەڵێن ئێمە بۆ نمونە بانەڵێن فێڵە بۆ نمونە جاری وای هاوڵاتێکە پاسپۆرتەکەی لە ماڵەوە نەکە
زۆر جامە شتمان شتێک دیارەکەین ئەڵێن بە ئەم شتە لێرە بێ لە بەرچاو بێ لە بیرم نەچە سێرەکەی لە بیرتەچە و ناگەڕێ بە دوای نایدۆزیتەوە لە ماڵەوە دەی معاملاتی ونبوونەکەی دوونە کردووە دەی معاملاتی ونبوونەکەی پاسبووی بە خاوەنی پاسپۆرتێکی نوێی کە ون بووە خستە گیرفانت بەڵام دوای ماوە یەکسەرەکەی خێزانەکەت پاسپۆرتەکەتە دۆزێتەوە ئەو پاسپۆرتە نابێ بەکاری بێنی چونکە ئەو پاسپۆرتە ژمارەی و پاسپۆرتە چووەتە سیستەمی فڕۆکەخانەکان و دەواازە سنوورەکانەوە ئەگەر هاتوو بەکارە بهێنا هێنا ئەو کاتە لەوێ دەستگیرەکری ئەبێەوە بەکار نێنی هەر نوێکە بەکاربێنی ئەوە خاڵێکی زۆر گرنگە چونکە من هاوڕێی خۆم هەبووە نەیزانی وە برادەر هەبووە نەیزانی وە هاوڵاتی بین حاڵەتەکە زۆر کەمە بەڵام ئەوە هەیە کە ئەیدۆزێتەوە کۆنەکە کە ون بووە بەکارێنێ نابێ بەکاری بێنی ئەبێ نوێکە بەکاربێنی زۆر سپاس بەڕێز کاک ئەمیت سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی سلێمانی سپاس بەوەی کە میوانی پەیامی ڕۆژ بوویت زۆر سپاس سپاسەکان خۆش سپاسەکەین ماندوونە لەشتان ساغ بەڵازیزان دەچینە لای ئەزلایەکی هەڕامی عوسمان لەسەرەوەی کە دیارە بەڕێبەتی پۆلیسی زیادە ڕەویەکان بە تایبەتیەوانی کە تایبەتن کۆمەڵی خانوویان لا ناوچەی پیشەسازی سلێمانی تێکداوە بابزانینەوە زانیاریانە چین کە ڕامیار دەیان خاتە ڕوو. بووم بە چەتر بۆ هەمووتان کاکە دەست پێ بکە سڵاوی خۆ بگەێنەوە کاکە دەست پێ بکەن پێشەکی بە خێراتنی پێشەکی بە خێراتنی ئەو کەناڵە بە ڕێزانەکەین کە بەم باو ڕەشە باو سەرمایە بە عەزیەت و زەحمەتیان کێشاوە هاتوون ئەو خەڵکە بەسەرەکەنەوە و ئێمە ئەمڕۆ پەیامان هەیە بۆ بەڕێزان بەرپرسانی ئەم شارەی ئێمە و بەرپرسانی هەرێم داوا لە بەڕێز پارێزگای سلێمانی ئەەکەین ئەو بەڕێزە کە ئەیانوم بە کۆڵی بینە سەر کورسیەکەی با ئەمڕۆ بێتە دەنگ ئەو خەڵکە بوو کە ئەیبەن بە کۆڵی بینە سەر کورسیەکەی ئەم خەڵکە فەقیرە ڕەش و ڕوتە بوو با ئەمڕۆ بێتە دەنگ ئەو پەرلەمانتارانەی کە بەدەنگی ئەو خەڵکە چوونەتە سەر کورسیەکانیان با بێنە دەنگ بەڕێز سەرۆکی هەرێم بەڕێز ئەنجومەنی وەزیران بەڕێز بەرپرسانی شاری سلێمانی ئەمڕۆ ئەم خەڵکە لێرە لە عەزیەتایە لە زەحمەتایە لەبەر بارانە ماڵی ئاوی تێچووە چەند کەسێک گیراوە لەسەر چی لە پێناوی چییە با بێنە دەنگ لەسەر ئەو خەڵکە بۆچی ئێرەش وەکو هەولێر سیر نەکرێ ئێمە ئەزانین لە چەند ساڵی ڕابردووە لە هەولێر شوێنێک بە ناوی ئەمین عامەکانەوە لەوێ زەویان پێدرا 200 مەتر زەوی موات پارە بەڕێک و پێچی بەڕێز و احترام بەڕێکرا کەچی لێرە بە عەکسی هەولێرەوە بۆ سلێمانی هەرێم نییە بەشێنیە لە هەرێم خەڵکی فەقیر و ڕەش و ڕوود نییە پەرلەمان سەرۆکی پەرلەمان بۆ نایتە دەنگ ئەو خەڵکە تۆ بە دەنگی ئەو خەڵکە چوویتەتە ئەوێ پەرلەمانتارەکانە بە خەڵکی فەقیر و هەژار هاتوونەتە ئەوێ تکاتان لێکەین وەرنە دەنگ بەم بارانە ئەو خەڵکەش مافی هەیە ئەو خەڵکەش خەڵکی ئەم شارەیە هیچی بەدەر نییە ئەگەر خەڵکی ئەم شارە نیە وەرن بە دەریان خەن ئەم شارە لە سنووری سلێمانی بیان کەنە دەرەوە تەحملی ئەو خەڵکەی تلەوەیە تەواو بوو مناڵی خەڵک هەمووی لە ناو لافا و لەبەر باران خەڵکێک لە ژوورەوەن ئەوەتان جواب هاتووە خەریکە جەڵدە لێ ئەیە کابرا بە تەمەنە نەخۆشی درێژخایانی هەیە شارەوانی خۆی لێ بە دەرەخا شارەوانی خۆی لێ بە دەرەخا لە مۆزوعاڵێ کاکە بەڕێز سەرۆکی شارەوانی ئەڵێمە ئاگامان لە گرتنی ئەو کەسانە نییە ئاگامان لە هیچ شتێ نییە ئێمە بەرپرسین لە زەویەکانتان زەوی دراوە بە ئێوە دەستنیشان کراوە بەڵام ئێمە زەوی ناتوانانی خزمەت گوزاری بودجێوەمان نییە خزمەت گوزاری بۆ ئێوە بەرین ماڵ نەخێر گیراوە خەڵک گیراوە بەڵام ئەسلی ماڵەکان خۆیان 27 ماڵە لێرن نیشتەجێ ئێرن بەڵام 4 پیاوێرە گیراوە 2004 تایە 2008 تایە 2002 تایە ئێمە داوای ئەو ئاکەین ئەو خەڵکە داوای ئەواکە شوێنێکیان بنێ وەکو ئێرە نەڤێلا نە قەسر هیچیان ناوێ
ئەیانەوێ شوێنێ بێ لە بەدیلی ئێرەوەکو ئێرەوا بێ هیچ ئینێکی نیە هیچ خزمەت گوزارێکی نییە و زەبێکیش خزمەت گوزاری نەبێ بە ئەمری وەزارەتی شارەوانی ناتوانانی بلۆکێدانیت ئەوە کێشەکەمان لە بەڕێز جەنابی سەرۆکی شارەوانی ئەفەرمی ئەلێرە دراوە بە چەند وە بەرهێنەرێ وە بەرهێنەرەکان وەرنە پێشەوە قسێ لەگەڵ و خەڵکە بکەن ئەو خەڵکە فەقیرە ڕەش و ڕوتە بزانە چیانەوە داواکاریان چییە هەی چییە کە بابێن سەردانی ئەو خەڵکە بکەن باشە کا عوسمان ئەم خانوانە ئەوەی کە بینرێت ینی بەشێکیان کۆنن کە ڕەنگە شایانیەوە نەبێت تێیدا بژین هیچی شوێنی هیچی شانی وەڵڵا هەمووی فەقیری هەمووی هەژاری وای کردووە ئەجینا هیچ شوێنێکی ئێرە هیچ بەرپرسێکی بەڕێز ئەگەر ئاژەڵێکی جوان و ئەنتیکەی هەبێت باوەڕی بێ نایێنێ لێرە داینە بەڵام ئەو خەڵکە نەبوونی و قوربەسەری و هەژاری وای لێ کردووە کە پەنابێنێ بۆ ئێرە ئەو خەڵکە یاڵن داگیرکە بابە چێ داگیرکەرە ئەو خەڵکە چی هەیە مدەڕعی هەیە دەبابەی هەیە قووەتی هەیە سەروەتی هەیە چەکی قورسی هەیە داگیرکەری چی ئەو خەڵکە قوربانی دەستی داگیرکەرە داگیرکەری چی بۆ ئەو شتە ناشرینە قێزە و نەبێ لەزەتت چییە بەو خەڵکەڵێن بە هەر بەرپرسێک و بە هەر دایرەیەکەڵی کەسێ قەڵەمێکی بەدەستەڵێەوە داگیرکەرن بۆچی داگیرکەرین لەسەر چی داگیرکەرن بەچی داگیرکەرن بە چه مانایە بەوەی کات هەموو حاڵ و وەعزێکیان لە ناو قوڕەوە شوێنی بەشەرە جەنابتان وەکو ئێمە نییە شوار پیاویان بردیم مرکزەکە چوارچرا وتیان بۆ نیم سەعاتەی بین دوای نیم سەعاتەکە قوربان هەر ئەڵێن چەند وەبەرهێنەرێک بە کۆمپانیا کەس نازانێت چ کۆمپانیایەکە تا پیسکاڵایان لێ ئێمە ئەڵێ ئەبێ بە زووترین کات بەم زستانە ئێرە جێبێڵن بەم زستانە مەکتەبە یعنی نە شوێن هەیە بچین بۆی نە ئەتوانین پارەی کرێخان و بین شوێنێکمان هەیە لە ناو جلد و مشک و بارانەی کوڕەکەم تێگەل ئەمە هەموو ئێستا چوار پیاویان بردووە لەم گەڕەکە ڕۆژی چوارشەمە وتیان بۆ نیو سەعات ئەچین ئیمزایەکیان پێکەین و ئەیان نێرینەوە ئەوە 5 ڕۆژە ئێمە ئەم لاکەین ئەو لاکەین حاکم جوابمان نایەتەوە سەرۆکی شارەوانی لە چوارشەمەوە گیراوە ئەمڕۆ یەکشەمەیە ئەڵێ ئەبێ ئیمزای بکەن ئەوانەی کە لە سجنان شۆفڵەکە بێ خانوەکە بڕۆخێنێ بەسەر ژن و مناڵەکە ئەنجا ئەوان بەرەی نە پیاویان چوار نە پیاویان کوشتووە نە دزیان کردووە لە پێناوی چیە باڤێڵ قوبار نازانم نێچیر بۆ نایەنە یعنی بۆ نایەن جوابی ئەمە خەڵکە ژارە بنەوە ئێمە دەنگمان بۆ بەڕێزی هینیە ئەمە چیە پارێزگای سلێمانیە بۆ نەوەی نوێمانیا هەر هیچ نازان بۆ یەکێتیمان هەر هیچ یانی ئەمانە چیانەوێ لە خەڵکی هەژار کو ئەی فرۆشن بە کۆمپانیا ئێمە بچینەکوێ داوای مۆڵەتتان کردووە یعنی ئەو مۆڵەتتان بۆ ئەوان ئێمە ئەم کاکەیە کە عوسمان مختارە بەوانیان وتبوو لەگەڵ ئەم کاک خەلیلا ئەنجومەنە وتبوویان 5 مانگ مۆڵەتان بێ دوای 5 مانگ هیچی دوای 3 ڕۆژاتن چوار پیاوەکەیان یعنی ئەمە مۆڵەتە ئەمە وعدو پێ وتبوویان مۆڵەتی 5 مانگتان پێین ئینجا ئێرە سۆڵ وڵا ئێمە هیچمان نەوت ئێمە بۆ خۆمان لە ماڵەوە دانیشتن وتمان معلوم تا 5 مانگەکە تەواو بێ کەس نایە بەلامانە ئێستا هەمووی 20 ڕۆژ نابێ ئەبێ شوێنێ بۆ ئێمە دابینکەن یعنی لەو ئەرزانە کە هیچ شوێنی نیشتەجێ نیە لافاو بێت هەر هەمووی ئەقوڵەت بەڵازیزان ئەوەی کە بینیتان ڕزایی بەشێک لە دانیشتوان بوون لە ناوچەی پیشەسازی دیارە بەهۆی بە پاساوی زیادە ڕەویوە کە بەشێک لە خانوەکانیان ڕوخاندون و ئەوانش لەم سەرمانسۆڵەی کە ئێستا هەیە و لەم حاڵ و گزۆرانەی کە ئێستا وڵاتیان هێرێمی کوردستانی بەگشتی تێکەوتووە باس لە نەڕەزایەتیەکانی خۆیان دەکەن لەوەی کە ئەوەی بەرامبەر بەوان کراوە بە جۆر لە جۆرەکان ناحەقی بووە و پێویستە قەرەبوو بکرێنەوە کە دیارە گرفتی زیادە ڕەوی لە هەموو شارێکدا هەیە و لە سلێمانیش چەندین ساڵام گرفتە هەیە لەگەڵ ئەوەی کە بەشێک لە ناوچەکان لە سلێمانی کاتێک کە فراوان دەکرێەوە و ناوچانە بە زۆر لە جۆرەکان تاپۆنین یا پێشتر ماوەی چەندین ساڵ خەڵق بە شێوازێکی موقت لەو شوێنە بۆ ئێستا کاتێکە دەگوازرێنەوە لە ڕابردوو داوا بوو لە شوێنێکی دیکە پارچە زەویەکیان پێدەدان بۆی کە بیان گوازنەوە بۆ ئێستا پێویستە ئەو شوێنانشی کاگەر مدەتێکی زۆر لەوێ نیشتە جێبوون قەرەبوو بکرێنەوە بۆی کە
ببنە خاوەنی شوێن و ماڵ و حاڵی خۆیان. وەڵە جەلال خۆ زۆر جار جێبەجێکردنی ئەو یاسایانە ڕەنگە کارێکی باشێ بەڵام چۆنیەتی جێبەجێکردنەکە و کاتی جێبەجێکردنەکە تۆزە گرفتی بۆ وڵاتیان دروست کرد تۆ بەم بارانە بەم چلەی زستانە تۆ بتەوێ ئەگەر زیادە ڕۆیەکیش هەبێبی گۆڕی ڕەنگە تەوقیتەکەی باش نەبێت لە کۆتایە هاوڵاتیانیش لەبارە دۆخێکی ئابووری و دارایی سەختان ڕەنگە پێویست بکە هەنێک جار سەرفەنەزەر بکرێ یا خۆت بەدیل هەبێ قەرەبوو بکرێنەوە شوێنی تریان بۆ جێبەجێ بکرێت بۆی هاوڵاتیانیش هەم لێرە و هەم لەوێ نەبن ناکرێت بەڕاستی تەنگیان پێڵ بچنرێ مەجای ئەوەش نەدرێ بە هیچ شێوەیە کار و کاسبی بکەن لەلایەکی تریشەوە ناکرێت زیادە ڕۆی و ناشرین لە دیمەنەکانی شار هەبێت ئەمانە کۆمەڵی گرفتن بە درێژایی فراوانبوونی شارەکان وەک هاوکارم باسی کرد لێرە و لەوێ دروستە بن بۆ هیوایی هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی شارەوانی من بۆ بنیادنان و وەروا دروستکردنی خان و کەپر و شوێنی بازرگانی و تیجاری و کاسبی بۆی دواتر خۆشیان تووشی سەرێشە نەبن و هەروەها تووشی گرفت نەبن پێم وا بێت دەچینە شاری کەرکووک هاوکارمان چیانووری کۆمەڵێک زانیاریمان بۆ گوازێتەوە دوایەوەی کەوا ڕووداوێک لە شاری کەرکووک ڕوویدا مامۆستایەک بەدار پێم وا بێت لە خوێندکارێک قوتابیەک دەدا و دەستی دەشکێت ئێمە دوای ئەوەی کە هەواڵی ئەومان پێگەیشت کە لە قوتابخانی راپۆڕینی سەرەتایی مامۆستایەک هەستاوە بە لێدانی خوێندکارێکی پۆلی شەشی سەرەتایی دڵخۆش بەناوی دڵخۆش کامرانەوە هەر لەو ڕۆژەیە لیژنەیەکی لێکۆڵینەوە تشکیلکەرە بە ئەمری وەزیری پەروەردە و بەڕێوەبەری خوێندنی کوردی وەکو سەرۆکی لیژنەکە هەستان بە کارە یاسایەکانمان ئەو لیژنەیە پێکات لە دوو ئەندام و ئەندامێکیش بەشی یاسایی و هەروە لە هەمان کاتە یەکێتی مامۆستایانیشمان لەگەڵ خۆمان ئامادە بوون وەکو چاودێر بۆ کەیسەکە بۆ ئەوەی ئەوانش لە نزیکەوە ئاگدار بن لە مافەکانی مامۆستاش پێشێل نەکرێت. دوای ئەوە چوینە بابەتەکەەوە بۆمان دەرکەوت ئەم مامۆستایە هەستاوە بە بەکارهێنانی تون و تیژی لە ڕێگەی ڕاستەیەکەوە دەستی ئەو مناڵە سێپەنجەی شکاوە و دوای ئەوەی کە لێکۆڵینەوەمان کرد و ئیفادمان وەرگرت لە بەڕێوبەرەکە و لەگەڵ مامۆستاکە بۆمان دەرکەوت کە ئەمە پێشێلکاریەکی تەواویە مافەکانی مرۆڤ و هەروەها یەکێکە لە پێشێلکاریەکانی پەروەردەیش کە ناکرێت موسسەی پەروەردە ببێتە شوێنی تونوتیژی نەک بەس تەنها تونوتیژی سەبارەت بە لێدان تونوتیژی جەستەیی تونوتیژی دەرونی ئەم زەختانە نابێت لە پەروەردەیە هەبێ. لە کۆتاییدا ڕاستپاردەکانی لیژنەی لێکۆڵینەوە سەرەتا پێدانی سزای تەوبیخ ئەو سزایە کە قورسترین سزایە لە قانونی عقوباتی مۆزەفینی ژمارە 14 ساڵی 1991 کە دوا سزایە ئیتر دوایەوەی سزایەکی کەنێ سزاکەش قورسە بۆ نمونە بۆ ماوەی ساڵێ علاو تەرفیعی ڕاوەستێ و هەروە ئەو مامۆستایە مافی ئەوەی نابێ بێ بەڕێوبەر ببێ بە یاری دەدەر هەر پۆستێکی ترکە لە سلکی پەروەردەیە مافی ئەوەی نییە چونکە تەوبیخی هەیە ئەو تەوبیخەش لە کاتێکە لا ئەچێ لە سەر ئەو مامۆستایە ئیلا دەبێت وەزیری پەروەردە شکرێکی بداتێ تەنانەت ئەگە بەڕێوبەری پەروەردە شکری بداتێ بە مەبەستی لاچوونی ئەو سزایە لا ناچێت تەنها بە شکری وەزیری پەروەردە لاچێت و منیش باوەڕ ناکەم وەزیری پەروەردە هیچ شکرێک بدا بەو کەسانەی کە ئەم جۆرە عقوبەیانەیە. خاڵی دووهەمیش ئەوە بوو کە گواستنەوەمان بۆ کردووە و بۆ قوتابخانەی بەیانلوو کە کەوتوتە سنووری لەیلان و دوورترین قوتابخانەیە لە سنووری لەیلان. ئەمانە هەمووی ئێمە بە نووسراوی ڕسمی ڕەوانەی بەڕێوبەری خوێندنی کوردیمان کردووە. دەبێت ئەم بۆ خۆتان ڕزان ڕۆژی پێنجشەم ئەو بابەتە دروست بوو. ئەمڕۆ دەبێت فەرمانی کارگێڕیەکەی دەربکە بۆی بگاتە مامۆستاکە و مامۆستاکە ئینفیکاک بکات و عقوبەکانی خۆی وەرگێ. بیانووی ئەم مامۆستایە چی بۆ بە لێدان لە منداڵانە چکەم ئەو وەکو ئەو دڵخۆش دەڵێت لە هەمویانی داوە بەڵام ئەم زیاتری لێداوە بۆیە پەنجەکانی شکاوە. بیانووی مامۆستاکە چی بووە؟ وڵاهی زۆر بەڕاشکاوی مامۆستاکە لە ئیفاداوتی لە هەموو خوێندکارەکانم داوە یعنی لێدان مەسەلەکەشی ئەوەیە ئەو
وا بیرەکاتەوە کە مەسەلەکەی دڵسۆزیە ئەڵێ خوێندکارەکان گرنگی نادەن بە خوێندن واجبەکانیان نەنووسیوەتەوە بووە کە خۆی مامۆستای بابەتی بیرکاریە بۆ خۆتانەزان بیرکاریش تۆزێ قورسە بەهۆی ئەوەی کە بابەتێکی تێستی زۆر زۆر قورسیتیایە و دوای شەشی سەرەتاییش تر دوا کۆتایچێ بۆ سانەوی ئەڵێ من زەختی ئەوەم کردولیان بۆی بابەتەکە بخوێنن لەگەڵ ئەوەشا ئەمیش هەر وەک قوتابیەکانی تر بووە بەڵام ڕەنگە شێوازی لێدانەکەی جیاواز بوو بێ لەسەر پەنجەکانی سەرەوەی بوو بێ نەک لە ناو لەپی بوو بێ بۆ ئەوە بگەڕێتەوە کە بووە هۆکاری شکانی پەنجەکانی دڵخۆش. بەڵازیزان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن لەگەڵ هاوکارم شوان هیوادارم کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت. وەکەمیشە سپاس بۆ بینەریتان تاسبێنە لەگەڵ هاوکارانم پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێری ماڵتانەوە خواتان لەگەڵ.